سڵاو بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بن، هیوادارم سەرکەوتوو بن، شادمان بن، بەختەوەر بن، بەخێر بن. جارێشتر لە بەرنامەی نادیە موراد. ڕاستەکەی نادیە موراد دەبی بەردەوام قسە و باسی لەسەر بکرێت لایەکانمان و هیوادارم کە بەردەوام هاوڕێیانی ئێمە قسە و باسەکانیان بۆ ماوەی یەک هەفتە بەردەوام بێ سەبارەت بە نادیە موراد و هەموو ئەو بەڕێزانەی کە خۆیان پێکەسانێکی ئازادی خوازە، دادپەروەرە، بڕوایان بە یەکسانی ژن و پیاو هەیە و هەروەها دژایەتی کەڵکی حەمەی کوڕی ئامە دەکەن کە بێن قسە و باز بکەن سەبارەت بە نادیە موراد. ئەو بەرنامەی دووەممە سەبارەت بە نادیە موراد و هەوڵ دەم ڕۆژانە بەرنامەیەک بکەم لەسەر نادیە موراد بۆ ماوەی لایەنی کەم 5-6 ڕۆژێک. هیوادارم هەموو لایەکتان باش بن. نادیە موراد با بەڕێزانی تر بێن قسە و باز دەکەین. اینجا من مایک ئازاد دەکەم بۆی هەموو کەسێک کە بیر و بۆچوونی خۆی دەرببڕێ سەبارەت بە وەرگرتنی خەڵاتی نۆبل لەلایەن نادیە موراد کە بە هەموو ملەتی ئیسلام لە خیلالی 100 ساڵی ڕابردوو 5-6 خەڵاتی نۆبلیان وەرگرتیە. ئەویش بۆچی؟ بۆ پیس. خەڵاتی نۆبل بۆ ئاشتی. چێ وەریگرت؟ یاسر عەرەفات کاتێک سەری عەرەبەکانی شۆڕ کرد. چێ وەریگرت؟ ئەنوەر سادات کاتێک سەری عەرەب و موسڵمانانی شۆڕ کرد. بەڵام ئەوەی نادیە موراد وەریگرت ڕێک پێچەوانەی ئەوان بوو. نادیە موراد ئەو دەنگە بوو کە دەنجی هەموو ئەو ژنانە بوو کە لە خلالی 1400 ساڵی ڕابردوو لە ژێرناوی ملک اليەمین دەستدرێژی سێکسیان کراسەر و توانی لە ڕێگای وەرگرتنی ئەو خەڵاتە ڕیسوای جیهانی ئیسلامی بکە و ڕیسوای قورئان بکە و ڕیسوای ڕێنمایەکانی حەمەی کوڕی ئامە بکە. لە ژیانمدا پەرتوچێکم نەبینی و بەقەت قورئان قێزەوەن بێ کە ڕێگا بدا بە دەستدرێژی سێکسی. لە ژیانیمدا کەسێکم نەبینیوە کە چەتە و مافیا بێ و کەسێکی دڕندە بێ وەکو حەمەی کوڕی ئامە کە خۆی دەستدرێژی سێکسی کردوتە سەر ژنان لە ژێرناوی ملک اليەمین و ڕێگای داوە بە یاوەرەکانی کە دەستدرێژی سێکسی بکەنە سەر ژنان لە ژێرناوی ملک اليەمین. نادیە موراد ئەو دەنگە بوو کاتێک دەستدرێژی سێکسی کرا سەر خۆی و خوشکەکانی لە کوردستانی باشوور داعشە نوستوەکان هەموو لە دڵی خۆیان دەیانگوت ئاخ ئاخ کەی داعش دەگاتە ناومان بۆ ئەوەی بازاری کۆیلەمان لە هەولێر و سلێمانی و کەرکووک و دهۆک و زاخۆ بۆ بکاتەوە بۆی ئێمەش بچین بە 50-100 دۆلارێک کچێکی چاوشین بکڕین بۆی تاوەکو بەیانی دەستدرێژی سێکسی بکەینە سەر. بەڵێ ئەوە ملەتی کورد و ئەمڕۆکە هەندێک لە خوێڕی و سەرسەریەکانی کەڵتی حەمەی کوڕی ئامە هاتوون کە دەڵێن نادیە موراد ناڵێ من کوردم وەگەوەی جەنابیان گەڵک کورد بن، وەگەوەی ئەو زۆڵە کوردانە گەلک کورد بن و گوێ بە کوردبوون بدەن. ئێوە هاتوون دەتانوێت دابوونەریتێکی دورگەی عەرەبی بەسەر ملەتی کووردا بسەپێنن لە ژێرناوی ئیسلام. تەنانەت پێتان شەرمە سڵاوەکانتان بە کوردی بکەن. سڵاوەکانتان لە جیاتی ئەوەی بڵێن سڵاو لێبێ دەڵێن ئەسسەلام عەلەیکە ویا ئەسسەلام عەلەیکم ویا ئەسسەلام عەلەیک، چونکە خێر و حەسەناتی زیاترە. ڕنگ بێ لە ڕێگای ئەوەی کاتێک بە عەرەبی سڵاو لە کەسێک دەکەی دەڵێ ئەسسەلام عەلەیکە، ڕنگ بێ مناڵێکی لوسکەی زیاتر وەربگری لە بەهەشت و پان و بەرینی خەیاڵی ئەڵڵاکەی ئیسلام. ڕنگ بێ جارێک زیاتر شڵپەشڵب بکەی، ڕنگ بێ جاتر پەردەیەکی تر بدڕێنی و خوداکە دەرفەتی بۆ بڕەخسێ بڵێ کون غیشاءن فەکون. ئاینەکەتان بەڕادەیەک قێزەوەنە. هیچ کەسێک وەکو نادیە مورادی مرد نەیتوانی لە 1000 ساڵی ڕابردوو تۆڵەتان لێ بکاتەوە. من ناڵێم 1400 چکە 400 ساڵی یەکەم کاتێک ئیسلام کوردستانی داگیر کرد گەورەترین شۆڕش ملەتی کورد کردی. واروەک ئیبن ئەثیر و ئەلمەسعودی دەڵێن کورد 300 ساڵی یەکەم نەبوو بە موسڵمان. زۆر قوربانیدا، زۆر شۆڕشی کرد. بەڵام من دەڵێم لە 1000 ساڵی ڕابردوو خاتونێکی بوێر و جەری کە لەگەڵ ئەوەش دەستدرێژی سێکسی کراسەر نەیتوانی جەریئانە وەکو نادیە موراد بێتە مەیدان و خەڵاتی نۆبل وەربگرێ بۆی بێ بە دەنگێکی زوڵاڵ دەنجی هەموو ئەو ملیۆنەها ژنەی کە لە خلالی 1400 ساڵی ڕابردوو لەلایەن کەڵتی حەمەی کوڕی ئامە دەستدرێژی سێکسی کراسەر لە ژێرناوی ملک اليەمین یا کەنیزەک. ئەوڕۆکەش موسڵمانان هەروەک چۆن چەند ساڵێک بەر لە ئێستا کاتێک داعش دەستی پێ کرد خولیای ئەوە بوون کە بازاری کۆیلەیان بۆ دروست بکرێت لە هەولێر و سلێمانی و ژنانێک بهێنن کە ئێزیدیبی تێیدا بفرۆشترێ هەر دەبێ بۆ حەسرەتەوە بمرن. ئەو سەردەمە بەسەرچوو کە جارێشتر درەنگدەکانی موسڵمان بتوانن گاڵتە بە چارەنووسی ژنان بکەن یا گاڵتە بە چارەنووسی مرۆڤایەتی بکەن. ئێوە زۆر لەوە کەمترن کە بتوانن بەسەر عەقڵ یاخود وەڵام بە عەقڵ بدەنەوە. ئێوە بە دوای خوراپە کەوتون. لە دنیادا هەمیشە
لە ململانەی نێوان ڕق و قین لە بەرامبەر خۆشەویستی و محەبەت خۆشەویستی و محەبەت بەسەر ڕق و قین زاڵ دەبێ و ئەوە مێژوو بۆ ئێمەی سەلماندووە و مێژوو هەمیشە خۆی دەسەلمێنێتەوە خۆشەویستی و محەبەت لە ناو مرۆڤایەتیدا سەرکەوتن بەدەستدێنێ هەروەک فەیلسوفە یۆنانیەکان ئەرستۆتڵ گوتوویەتی ئەگەر هاتوو هەوڵدا یاخود گوتوویەتی کۆمەلگای مرۆڤایەتی لەسەر بنەمای خۆشەویستی ئیدامە بەخۆی دەدا لەبەرەوە هەوڵدا مرۆڤت خۆش بووێ ئەگەر نەتوانی قبوڵی کە ئەگەر نەتوانی تحملی بکە ئەوە ئەگەر هاتوو ئەرستۆتڵ نزیک بە 3000 ساڵ بەر لە ئێستا گوتوبێتی بەڵام کەڵتەکە یا کەڵتە سەخیفەکەی ئێوە هاتووە لەسەر بنەمای ڕق و قین بەتاڵکردنەوە بەرامبەر بە مرۆڤایەتی و بە چاوی سووک سیرکردن بۆ ژنان کەڵتەکەی بنیاد ناوە لە ژێرناوی دەقی پیرۆزی خودایی و یاخود لە ژێرناوی دەقێک کەوا لە سوڕەتی ئەنیسا گوایە ڕێستان لە ژنان گرتووە ئاماژەی پێکراوە کە سەرتاپای ئیهانە و سوکایەتیە بە ژنان و تەنانەت لە پەرتوکەکانی فەرموودا لە ئیسلامی قێزەوەندا کاتێک ئاماژە بە ژنی کۆیلە دەکرێ لە ڕیزی ئاژەڵ ئاماژەی پێکراوە دەقەکانتان زۆر بە ڕۆشنی قسە دەکەن هەر لەبەرەوەش مەلاکانی کورد نەیانتوانی تەکفیری داعش بکەن چکە دەزانن ئەوەی داعش کردی کتومت حەمەی کوڕی ئامە کردوویەتی 1400 ساڵ بەر لە ئێستا و ئەبوو بەکر لە دوای حەمەی کوڕی ئامە کردو بووی و عومەری کوڕی خەتاب کردو بووی دوای ئەو عوثمانی کوڕی ئەفان کردی دوای ئەو هاد ئیتر عەلی کوڕی ئەبی تاڵب و مەعاویە و سەردەمی ئومەویەکان و دواتر سەردەمی عەباسیەکان کردیان خەلیفە المتەوەکل کاتێک مرد 4000 کەنیزەی لە دوای خۆی بەجێهێشت واروەک المەسعودی دەڵێ و ئەسەیوتی دەڵێ وەتەئهن كلهن دەڵێ هەر 4000 کەنیزەکەی گا بارك الله قضيب المتوكل على الله وناوكشي توكل على الله ديار الله كتان خريجي قلو قني مسلمانانا هر وقت شون خريجي ولام دانوبو بقلو قني حمي كري آماه لچن دقيقي قرآن دا لسورة الأحزاب فلما قضى زيد منها وطرا زوجناكها يا أيها النبي لقد أحللنا لك أزواجك اللاتي آتيت أجورهن وما ملكت يمينك التي أفاء الله لك وامرأة مؤمنة إن وهبت نفسها للنبي وإن أراد النبي أن يستنكحها خالصة لك دیارە هەروەک چۆن ئەڵڵاکەتان لەسەر عەرش خەریکی وەڵام دانەوە بوو بە نێوگەڵی حەمەی کوڕی ئامە دواتریش ئەڵڵاکەتان بەردەوام بوو لە وەڵامدانەوە بە نێوگەڵی پیاوە درندەکانی دورگەی عەرەبی ڕاستەکەی ئاینەکەتان بە ڕادەیەک قێزەوەنە من زۆر جاروی هێڵنجم هاتۆتێ و هەروەها حەبی ئەنتی ئیمتیک وەکو مەقسۆڵۆنم خواردیە بۆی بچم مەلە بکەم لە ناو دەقەکانتان بەڕادەیەک قێزەوەنن من نازانم دەبی چ مرۆڤێکی شەرافەتمەند هەبی لە سەدەی 21دا بڕوای بەم دەقە سەخیفانەی حەمەی کوڕی ئامە هەبێ بەڕاستی بەلامەوە زۆر سەیر و سەمەرەیە هەر بەلامەوە زۆر سەیر و سەمەرەیە مرۆڤ بەو ڕادەیەک دەبەنگ بێ و عەقلی لەدەستدا بێ و لۆجیشی لەدەستدا بێ و بە پەردووکێکی قێزەوەنی لەو بابەتە بڵێ ئەمە دەقی خودایی چکە ئەوە هێشتا ماویەتی خوددا بناسێ و بزانی خوددا چەند پیرۆزە خوددا چەند بەرزە خوددا چەند بەهرەمەندە خوددا چەند بەخشندەیە خوددا چەند پڕمەحەبەتە و خوددا چەند بە چاوی یەکسان سەیری هەموو تاکەکانی کۆمەلگای مرۆڤایەتی دەکا بەڵام ئەو دڕندانە خودایەکیان دروست کردیە لەسەر شێوەی خۆیان من لێرەوە تا ئەو شوێنی نادێ مورادی لێیە دەستخۆشی لێ دەکەم و سەری ڕێز نوازش دادەنەوێنم بۆ هەموو ئەو خاتونانەی لە کەمپینەکانی ئەنفال هەڵەبجە لە ئەفرین لە کوردستانی باکوور گەریلاکان کە دژ بە کۆماری ئیسلامی ئۆردوغان شەڕ دەکەن و هەروەها هەموو ئەو خاتونانەی لە شەنگال کران بە کەنیزەک و لە بازارەکانی مووسڵ بازاری نوخاسە فرۆشتران کڕین و فرۆشتنیان لەسەر کرا چ بەڕێزێک دەوێت قسە بکاتن و بەلای منەوە گرنگ نییە نادیە موراد دەنجی هەموو ئەو ژنانەیە لە خلالی 1400 ساڵی ڕابردوو بە کۆیلە کران ناکرێ خۆی لە ئاستی نەتەوەیەکدا بەرتەس بکاتەوە من کوردم نە ئەو مەوزوعی ئەو زۆر گەورەترە چکە شەڕ بەرامبەر ئاینێکی قێزەوەن وەکو ئاینی ئیسلام دەکا لەبەرەوە بەلای منەوە گرنگ نییە دواتر چۆن بڵێ من کوردم
کوردمان بینی کاتێک نادیە موراد و دەستە خوشکەکانی جیران و لە بازاڕی مووسڵ فرۆشتران کە میلەتی کورد بێت سەرجادا؟ نە، هەمووتان پێتان خۆش بوو. و لە هەر کوردێک دەپرسی تۆچی دەڵێ من موسڵمانم، بەر لەوەی کەوا بڵێ من مرۆڤم. کامە میدیای کوردیتان بینی کە بێ قسە و باسی تێر و تەسەل بکە سەبارەت بە ئێزیدیەکان و بڵێ ئەو کارێ بەسەر ئێزیدیەکان هات ئەوە هەمەی کوڕی ئامە کردبووی 1430 ساڵ بەر لە ئێستا. هیچ کەسێک کامەتان هاتن بۆ نمونە لە میدیاکان چاوپێکەوتنێک لەگەڵ نادیە موراد بکەن، هیچ کامێکتان لەو هەموو میدیا زۆرەی کەوا لە کوردستانی باشتر بوونی هەیە یەک میدیا جورئەتی لە خۆی نیشان نەدا کە چاوپێکەوتن لەگەڵ نادیە موراد بکە نەوەک دڵی ئیسلامیەکان لە کۆمەڵ و لە بوسنەوە و لە یەکگرتو و لە سەلەفیەکان لە خۆی نیگەران بکە. چکە دەنگ بەدەستهێنان زۆر گرنگە، مانەوە لە دەسەڵاتی سیاسی زۆر گرنگە. زۆربەی زۆری ئەوانەی بە درێژایی مێژوو هەوداڵی بەدەستەوەگرتنی دەسەڵاتی سیاسی بوون کەسانی خوێڕی و سەرسەری و دەنی بوون. هەمیشە کەسانی خوێڕی و سەرسەری و دەنی لە زۆربەی حاڵەتەکان هەوداڵی بەدەستەوەگرتنی دەسەڵاتی سیاسیە. مرۆڤی مرد بە دوای بەدەستهێنانی دەسەڵاتی سیاسی نییە هەرگیز. وە کاتێک دەگا بە دەسەڵاتی سیاسیش بە زووترین کات واز لە دەسەڵاتی سیاسی دێنێ. ئەوەی نادیە موراد کردی تۆڵەیەکی دەمشچێن بوو بۆ ئیسلامیەکان کە 73 شاڵاویان کردە سەر ئێزیدیەکان لە خلالی 1400 ساڵی ڕابردوو. کامەتان هاتنە دەنگ لە کوردستانی باشوور کاتێک عەبەیەک ئیهانە و سوکایەتی بە ئێزیدیەکان کرد، گوتی دەتوانن بیانکەن بە کۆیلە لە بەیانی تاوەکو ئێوارە ئیشیان پێ بکەن، اینجا ئێوارە بڵێن بە لەعنەت بی شەیتان کرێکەم لەبیر کردووە. هیچ کەسێکتان پێدەنگ بوو. بەڵام کاتێک کەسێک وتارێک پەرتوچێک دەنووسی سەبارەت بە ڕاستیەکانی ئیسلام و حەقیقەتی ئیسلام بێ ئەوەی درۆی لەگەڵ بکە، وەرجێرانێکی ڕازگۆیانە دێنە سەر جادەکان و خۆپیشاندان دەکەن بۆ گەوجاندنی خەڵک. خۆشتان دەزانن ئەو کەسانی ئەو پەرتوکانە دەنووسن هەمووی لە توراسی خۆتان دەریدێنن و بوونی هەیە لە توراسەکەتان، بەڵام بۆ گەوجاندنی خەڵک خۆپیشاندان دەکەن، بەڵام نەتان توانی خۆپیشاندان بکەن بۆ داکۆچیکردن لە ئێزیدیەکان. ئەڵبەتە نایکەن، من دەزانم بۆچی نایکەن، چونکە ئەگەر بیکەن خۆتان کافر دەکەن، چونکە دەقی قورئانتان ڕێگەی داوە والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم كتاب الله عليكم. جا تڕۆ و تڕکەنەکان بانێن بڵێن ئەمە لە قورئاندا نییە. مەلاکرێکار خۆی گوتی داعش ئەهلی سنە و جەماعەیە، ناکرێت تڕکەنێکی وەک تۆ بڵێ من زیرەکترم لە مەلاکرێکار، ناکرێت تڕکەنێکی وەک تۆ بڵێ من زیرەکترم لە زانکۆی ئەسەر، ناکرێت تڕکەنێکی وەک تۆ بڵێ من لە مەلا ئیسماعیل سووسەیی بوو، سووسکەیی بوو، مرواری بوو، ئیترهیم بوو، زیرەکترم. ناکرێت. خۆت مەگەوجێنە. هەر لەبەرەوەش مەلاکانتان هیچ کەسێکیان جورئەتیان تێدا نەبووە سەبارەت بە ئەخلاقی هەمەی کوڕی ئامە بێتە مەیدان دبێت بکە، چکە ئەخلاقی نەبووە. دیارە لای ئێوە ئەخلاق مانایەکی جیاوازی هەیە. لای ئێمە بەهای پیرۆزی مرۆڤایەتی بریتیە لە مەحەبەت، لە ئازادی، لە دادپەروەری، لە یەکسانی، لە ویژدان، لە ڕازگۆیی. لای ئێوە ئەخلاق بریتیە لە دەستدرێژی سێکسی بۆ سەر مناڵان، بۆ سەر ژنان، کوشتن، بڕین، ڕقوقین، جەلدکردن، بەردباران، دەستبڕین. دوو دنیای زۆر جیاوازە. ئێوە پێویستە داببڕن لە کۆمەلگای مرۆڤایەتی. لەگەڵ ئەو پەرڕێزم بۆ ئاژەڵان، بەڵام دەبی ناوتان لێ بدنرێت نیو کریەیچە، بوونەوەرێکی عەجیب و غەریب. چواردەورەتان سیم لێ بدەن خەڵک بێتن ئیتر سەیرتان بکە. من دڵنیام خەڵکانێکی زۆر دێن سەیرتان دەکەن، جا بە تایبەتی کاتێک سمێڵتان دەتاشن و ڕیشیشتان درێژ دەکەن. شێوەتان لە شێوەی شەیتان ئەچێ، شێوەتان لە شێوەی شەیتان دەچێ. من ئامادەم بۆ هەر سەفەرێک گەرواتان لێ بکەن $1000 بدەم بێن بۆ سەیرکردنتان. وەپەلکە مۆزیشتان تێبگرم، مۆز بە ساغینە، چکە حرامە، نەوەک بخەنە ناو خۆتان. ئەگەر حەزیشتان لێ بوو گندۆرە کون دەکەم و تێتان دەکەن، خۆتان کونی دەکەن. گندۆرەیەکتان تێدەگرم خۆتان کونی دەکەن.
چکە گندۆرە حەڵاڵە بۆ ئێوە بیخەنە ناویەوە. خاتو نادیە مراد من وەک پشتیوان عەبدوڵڵا نێوچەوان ماچ دەکەم، وە کاتێک بتبینم سەری ڕێز دادەنەوێنم. تۆ وەکو کچەکەم لام پیرۆزی، خۆشەویستی، هیوادارم لە کەمپەینەکانت بەردەوام بی و هیوادارم پەرتووک بنووسی سەبارەت بەو درێژەی کراسەرت. سەرچاو. هەر بە ڕێزێک 3 دقە بۆ هەیە قسە بکە، 3 دقە زیاتر نا، و لە چوارچەوەی بابەت دەربچێ یەکسەر کامیرێ لەسەردا دەخرێتەوە. تااقەتم نییە دەرچوون لە بابەت، تااقەتم نییە. کامیرە دەگری ڕای خۆت، بیر و ڕای خۆت، هەستی خۆت سەبارەت بە وەرگرتنی خەڵاتی نۆبل لەلایەن نادیە مرادەوە دەردەبڕی، سەرچاو. قسەت نییە، قسە مەکە. تااقەتم نییە بەی باسی بابەتی تر بکەیت. ئەوە بابەتی منە، سڵاو دەنێری، ڕێز دەنیری. نادیە مراد ئەو کارەی دەیکا بۆ خۆی تەسلیمە نەسرینێکە، یاخود بۆ خۆی نادیە مرادێکە. تەسلیمە نەسرین بەنگلادشی بوو، توانی ڕوبەڕووی کۆمەلگای ئیسلامی بێتەوە لە ڕێگای نووسینی پەرتوچێک. نادیە مراد توانی ڕوبەڕووی هەموو وحشەکانی ئیسلام بێتەوە، کورد و غەیرە کورد. زۆرن ژنان لە دنیای عەرەبی جائیزەی یا خەڵاتی نۆبلیان وەرگرت، بەڵام محەجەبێ و لە ژێر ناوی نا مافی مرۆڤ باوکەڕۆ. تۆ محەجەبی و موسڵمان بی بڵێ پێشێلکردنی مافی مرۆڤ هەیە. سەیرە بەڕاستی. هەڵبەتە ئیسلام سەرتاپای پێشێلکردنی مافی مرۆڤە. خاتونی ئازیز، خاتونەکەم ئەی تۆ نازانی کەڵتی حەمایە و کەڵتی حەمەی بە نەفرەت بی کە بۆ من هات 1000 ساڵێک بەر لە ئێستا دەستی کرد بە کوژین و بڕین و دەست درێژی سێکسی بۆ سەر خانمایان. نوێ ئەو مۆزوعە؟ نا، هاتی تۆ موسڵمانی و حەجەبەی دەڵێ مافی مرۆڤ. سەیرە بەڕاستی، من سەیرە، من بەڕاستی بەلامەوە سەیرە. بەڵام نا، تەسلیمە نەسرین لەگەڵ نادیە مراد مۆزوعی جیابوون. عەرشی ئیسلام و عەرشی ئەڵڵایان هێنا هەژین. نابورن، عەرشی ئەڵڵا دەمێکە دێتە هەژین. حەمەی کوڕی ئامە فەرمودەیەکی هەیە، دەڵێ ئەگەر دوو پیاو کاری نێربازی بکەن عەرشی ئەڵڵا دەلەرزێ. خۆشبەختانە لە سەردەمێکدا دەژین بەردەوام عەرشی ئەڵڵا دەلەرزێ. ئاها لەسەر هەزەیە، وەکو مۆبایل. عەرشی ئەڵڵا لەسەر هەزەیە، ئەوە مۆبایل، وەکو مۆبایل فۆن. ئەرە جوبرایل جوبە گیان بەڵێ وەڵڵی ئەوە 24 ساعتە عەرشەکەم دەلەرزێ. چێ بڕغی و مرغی لاواز بۆچێ؟ نەوەڵڵا ئەڵڵا گیان ئەیچی ئەو هەتی وشتانە زۆر بووینەوەی هاوڕە گەزباز و ئەو شتانە. جا ئەوە کاتی خۆی حەمەی کوڕی ئامە یەک تەنەکەی خواردێ گوتیەتی ئەگەر پیا و پیاوێک لەگەڵ یەکین بن عەرشی تۆ دەلەرزێ. لەبەرەوە بەردەوام دەلەرزێ، بەردەوام لە لەرزینە. کاک پشتیوان ئێزی سڵاو دکتۆر. هەر بژی کاکە برا چۆنی؟ زۆر سوپاس، سوپاسی بەڕێستان دەکەم. سڵاو لە هەموو هاوڕێیان و برادەران. فەرموو 3 دقە بۆ تۆ. ئەموێت ئەزیز خان فەرموو. سوپاس من بۆ 3 دقە قسە یەکەم. لە سەرەتاوە من پیرۆزبایی لە هەموو مرۆڤ دۆستێک و ئازادی خوازێک ئەەکەم بەهۆی وەرگرتنی ئەم خەلاتە بۆ لەلایەن نادیە مرادەوە. دەستخۆشی لە نادیە مراد و ئەو هەموو برادەرانە ئەەکەم کە پشتگیری نادیە مراد دەکەن بەردەوام
کاوانش کۆمەڵە گەنجانێکی ئێزدین بەشێکیان لە ئەوروپان و بەشێکیان لە کوردستانن بەردەوام کار و چالاکیەکەن لەسەر مەصرفی خۆیان ئەم کاراناکەن تا گەشتنەوەتە ئەم مەرحەلەیە من دەستخۆشیان لێکەم پیرۆزباییان لێ دەکەم من چاویان ماچەکەم دوای پیرۆزباییش لە هەموو مرۆڤ دۆستێک دەکەم لە هەموو کورتپەروەرێکەکەم من لێرەوە ئەمەوێت بڵێم بەشێکی کورد زۆربەی من ناڵێم زۆربەی کوردان بەڵام بەشێکیان هەن ئەڵێن بۆ نادیا بە کوردی قسە ناکەتیان بۆ نادیا خۆی بە کورد ناسانێت طبعا ئەگەر سەیریکەی نادیا موراد لە ڕووی زمانی کوردیەوە شارەزایەکی ئەو تۆی نییە بڵین سۆرانی بزانێت یان کورمانجەکەی زۆر باش بێت ئەو لە شنگال مەکتەبی عەرەبی خوێندووتەوە قوتابخانەی عەرەبی قوتابخانەی کوردی لەوێ نەبوو بێگومان ئەگەر قوتابخانەی کوردی لەوێ هەبووە بێگومان وتارەکانی کوردیوان کاکە پشتیوان ئەوە گرنگ نییە ئازیزم زۆرێک لە گەریلاکانی پەکەکە زمانی کوردیش نازانن لەژێر شاڵاوی تەتریک وە شەڕ دەکەن دژ بە دەسەڵاتی تورکیا وە خۆیان خۆیان پێ کووردە ئەسڵەن ئەوە گرنگ نییە ئەمانە شەڕێکی دۆڕاو دەکەن باشە دۆڕاو دەکەن ئەسڵەن ئەوە بە هیچ جۆرە گرنگ نییە جارێ بابچن کەواتە ڕەخنە لە قورئانەکەیان بگرن بڵێن بۆچی ناکرێت قورئان وەربژێڕێ بۆ سەر زمانی کوردی بۆ نمونە من یەک نمونەت بۆ بێنم ئەو سوڕەتەی کە مسلمانان شانازی پێوە دەکەن سوڕەتی تەوحید قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد بابد بکەم بە کوردی اینجا ئەگەر ئەوە بە کوردی گیان لێبێ من شتێکی ئاوا بنووسم مسلمانان جرد لێ دەدەن سەیرکە دەبڵێ ئەو ئەڵڵایە دانەیە جێبگرە دەبڵێ ئەو ئەڵڵا دانەیەکە ئەڵڵا لووس و پووس و پتەوێکە وە لە دایک نەبووە و لێی دەرنەهاتووە و هەرگیز کەسێک هاوشانی نەبووە ئەمە تەرجمەکەی من دقی ئاوا بنووسم خەڵک جرد لێدا جرد بەڵام ملەتی کورد ڕاستخۆش بە دکتۆر وەڵار ئەوە بوو دوسێ کۆمنتە پەبوو چونکە زۆربەی خەڵک کۆمنتیان نووسی ئەمە بە وەکو بڵێن وەکو چەکێک بەکاریان دێنا دەیانوت نادیا خۆی بە کورد نازانێت یان بە کوردی قسە ناکات نادیا خۆی تەنیا دوو وتاری بە کوردی بە عەرەبی وتووە ئەویش لە بەهۆی شارەزایی لە زمانی کوردیان نییە هەر ئەمەیە ئەگەر سەیری زۆربەی سەرکردە کوردەکان هەر بە عەرەبی بەدایان و بە سەدان وتاریان بە عەرەبی هەیە بە شێوەیەکی ئاشکرا عراقی بوونی خۆیان ڕادەگەنن بە خەڵکی ڕادەگەن کاکە برام باپێت بڵێم پێمان خۆشبی پێمان ناخۆشبی غەزبن لەسەرمان بەشێکین لە عێراق بتانەوێ نەتانەوێ تا ئەو کاتەی کوردستان جیا دەبێتەوە کاتێک هەموو حیزبە سیاسەکانی کوردستانی باشوور جورئەتیان لە خۆیان نیشاندان نەچن بۆ پەرلەمانی بەغدا و خەریک یەک بکوژن کاکە جان لەسەر پۆستی سەرۆک کۆمار ئەخەرچیە هاتوون ئێوە ڕەخنە لە نادیا موراد دەگرن کاتێک کۆمەڵی ئیسلامی نەچوو بۆ بەغدا و پۆستی نەبوو لە بەغدا کاتێک یەکگرتووی ئیسلامی پۆستی نەبوو لە بەغدا کاتێک بزوتنەوە نازام چێ پۆستی نەبوو لە بەغدا هەمووتان منافەسە دەکەن لە پێناو جاشایەتی و چون بۆ بەغدا هاتوونە تانەوە ڕەخنە لە نادیا مورادێک بگرن بڵێن گوتیەتی من عێراقیم بەڵێ ئێمە عێراقین غەزبن لەسەرمان و چارمان ناچارە لە ئێستا عێراقین وڵاتێک نییە بە ناوی کوردستان هەمومان حەز دەکەین بەڵام وڵاتێک نییە بە ناوی کوردستان بۆ نمونە بڕۆ لە وڵاتان خەڵکی چێ بڵێ کوردستان یەک جرتت بۆ لێ دەن کاکە گیان بڵێن ئێمە گەڕاین لە داتەی وڵاتان وڵاتێک نییە بە ناوی کوردستان پێمان بڵێ چێە من زۆر جار کەوتومە بۆچی هەمیشە بە دوای شیعاری بریقەدار دەکەون بۆچی بە دوای شیعاری بریقەدار دەکەون نە لە ڕوانگەی بەشێکیان هەرم حزبانەتێک نییە بە ناوی کوردستان بە ناوی عێراق بوونی هەیە تا غەزبن لەسەرمان بمانەوێ نەمانەوێت وەالحاصڵ ئەوە مشکلە نییە دواتر بەڵێ دکتۆر فەرموو طبعا هەر بەشێک حزبەکانیش ئەم خەڵکەهان ئەدەن بەهۆی ئەمەوە کە نادیا بەلای خۆیان ڕابکەشن چونکە نادیا نەکەوتە ژێرباری هیچ حزبێک و نەکەوتە ژێرباری هیچ حزبێکەوە من پێم وایە خۆی دەدۆڕێنی ئەگەر وا بکە خۆی دەدۆڕێنی ئەگەر وا زۆر ڕاستە زۆر هەولیاندا طبعا زۆر هەولیاندا ڤیان داخیل بخانە لە جێگای نادیا مورادەوە خۆشبەختانە سەری نەگەرت لێرەوە دووبارە و سێبارە پیرۆزبایی لە نادیا و هەموو ئەو برادەرانە دەکەم
کە بوونە یەک دەست و بەبێ لایەنە کاریان بۆ ئەم خەباتە کرد چاویان ماچەکەم دەستی تۆش خۆش بێت دکتۆر هەر سەرکەوت و هەربژی سپاسە دەکەم کاکە پشتیوان هەربژیت سەرچاو هەربژیت ئاشخان فەرموو کاکە جان 3 دەقەش بۆ تۆ سڵاو ڕێز بۆ دکتۆر و بۆ نادی موراد یەکسەر وەرە سەر بابەت ئەمڕۆ ئەولانە وەک ڕێزێک بۆ نادی موراد نەچی بڵێ من چووم و بۆ نازانم چێ و سعودیە و سۆماڵ مەوزوعەکە نادی مورادە و فەرموو ئازیزم بەڵێ من پیرۆزبایی لە هەموو نادی مورادەکانەکەم لەوانەشی کە ئیستاکەش لە ژێر دەستی داعەشەتن بەڵێ اینجا ئەفرەتی کورد و یەزیدیەکەی ئاوا یعنی بزانێ یعنی ناومان هەبێ لە جیهانە بەڵێ بەڵێ ئەوە کورد یەکەم کەسە لە کووردا خەڵاتی نۆبل وەربگرێ بەڵێ کابرایشتر وەریگر لە بواری کیمیا بوو وابزا مەگەر هەڵە نەبووم لە تورکیا بوو بەڵام گوتی من تورکم ئیتر هیچ جەواب بدادنرێ بە یەکەم خەڵاتی نۆبل ئافرین خاتونێکی ئێزیدی وەریگرت بەڕاستی جێگای ئەو پەڕ شانازیە فەرموو بەڵێ داوای دەستخۆشی لێکم هەربژیت کاگە عومەر هەربژیت ئازیزم هەربژیت کاگ مازن فەرموو دکتۆر جان سڵاو هەربژیت سڵاو لە خۆت لە هەموو هاوڕێیان ئەم جائزەی نۆبڵ کە نادی موراد وەریگرتووە یەک مهمی زۆر عەجیبیتیایە ئەوەش ئەوەیە کە لە 12 نۆبڵەکەی پێشوو کە بەر ئیسلام کەوتووە دەی ڕێکی هەڵوەشانەوە ئەو دەیە بۆچی چکە سیانیان زانستیە نوێی مرۆڤایەتی بێجگەلەوەی نەجیب مەحفوظ و کابرا تورکەکەی کە ئێستا بەڕێزە دوتت و کابرایشی میسریش بێجگە لەو سیان ئەوانێکی هەمووی هەڵوەشانەوە کە تەوەکل کرمان بوو کە مەلالا بوو ئەوەی ئەفغانیەکە کە یاسر عەرەفاتە بە شەریکی وەریگر لەگەڵ شەمعۆن ئەنوەر سادات بوو ئەویش بوو هەمووی هەڵوەشانەوە چکە ئەوەی کە بە نادیە مورادیرا هەموو ئەوانەی کە کەوتە بۆش دەوری نەما چکە ئەوان لەسەر ئاشتی وەریان گرتووە ئینسانی بووە ئەمەیان بسەبت ئەوانی عکس کردەوانێ هەر ویستم ئەوەنگە بڵێم یانی لە معقولە لە 1970 جائزە بەس جوولەکە وەریگرتووە زۆر بەشی مەوازەی ترشی بەدوادادێ دەبێت بە نوێنەری نەتەوە یەکگرتووەکانیش بۆ قەزی ئافرەت ئەوەشی بەدوادادێ بەڵێ حەزم کرد بە زەوەنگە بڵێم ئەوەی کە بڵێن ئیسلامیەکان وەریان گرتووە ئەوە هەمووی هەڵوەشایەوە بەم جائزەی ئەو زۆر سەرچاو مەمنون ڕێناس کردکایی دەم باش دکتۆر هەربژیت سەرچاو فەرموو چۆنی باشێ خۆشبی سپاس دەکەم بەڕاستی نادیە موراد پیرۆزێ و هەر خەڵاتەکە هەر ئەوژ پیرۆزێ و بۆ سەبارەت بوان کەسێن گون ئەڵێن بۆ ناڵێم کورد و نەکوردم نادیە موراد واز لێ ڕەسەنا خۆ نانی ئەسڵێ خۆ نانی نادیە موراد دل و بەرگێوان کوردیە ئۆلاوان کوردیە هەر کورد مانوو یەنگ واز کوردیتیە ئانینی هەر کوردێنمەی بسلمان نەکەرەوە خاڵێکتر هەیە پێویستە بزانی چکە ئەو شنانی دەست درێژیان کرا سەر لە ئەوەی ڕاستە زۆربەی زۆری ئێزیدی بوو بەڵام مەسیحیشی تێدا بوو خەڵکی تریشی تێدا بوو نادیە موراد دەنجی هەموو ئەو ژنانەیە ناکرێت من تەمسیلی کوردەکەم بە هیچ بێگومان ئەو گەرەک بۆ منت فقهێ شیعادێ و هەر فقهێ سناژی زێدیە حەلال دکن و دەست درێژایی وان بکن بۆوان بفرۆچن هەر مناڵەکانی ئەو کەسانە بەرخۆ شێڕ بکن ئەو کەسێن گواز لە کوردایەتیانی کوردێمەی بسلمانن بڕوا بکەن دراوەستمە ئیزێدی بوون لە گوندێکی بووم زۆر کابراکی باش بوو
وبوون کری دێمەوان بۆ کریڤۆ ئەگەر داهات لایمەوە ئاو دخوار پشتی ڕشت دایکا من هەموو بخاکە سۆر ئەگۆ حەلال دکەم ئەگۆ دەمی حەرامە حەقیوان هەی بڵێ ئەم لە کوردن کاکە وەڵی من ساتێ ئەگەم ئەگە بڵێن ئەم لە کوردن لەبەر کورد بسلمانن سیرکە من بن بە وا پێ بڵم یەک دقا کچەکەم لەلایەن کوردەوە دەستدرێژی سێکسی کرابیتە سەر لەلایەن داعشەوە لەلایەن ئیسلامەوە و یەکێک لەو کەسانی دەستدرێژی کردووە چەند کەسانێک کوردن و میلەتی کورد داکۆچی سەرسەخت لە ئیسلام بکە خراپتر لە عەرەب من حاشا لە کوردەکەم بۆچی ڕاستی نەڵێ بڕواک عەرەبەکان مەسیحەکان لەمەکە باشتر بوون بۆ ئیزێدیان لە بسلمانی کورد والله ئەگوت ئەمانە هەر بۆ ئێمە هەر نەکتیشتەوی عەرەبێکی خوێری دایکا من باوی ماو ئەو عەرەبی خوێری بوانی زێدیە هەمویان نەکدا من ببین من تێ ئێستا ئەگەر ئەو بڵێن ئەمی زێدی نجی خەلکێمە توورەت بن ئەڵێ بۆ ئەڵێ ئەمی زێدی مناڵێ من کوردین کاکای زێدی واتە کوردی زێدی سەر ئۆلا خۆمانێ پرتو باوانی پیرۆز هەر کوردیە زمانێوان بە کوردیە جلو بەرگێوان واز لە کورد بوونیش بینە مرۆڤین هەمووی مرۆڤە تۆ بڕۆ ئاستێکی بەرز بێگومان لە من سەبارەت وان کەسێن گرخ ناتگرن ئەڵێ بۆ بوونە ناڵێ من کوردیم یا زمانی کوردی قسە ناکێ دەباش دکتۆر من دەماتە زۆر نابم هەر سەرکەفتی بێ گریا نادیا موراد شکی مرۆڤایەتی بابەتی کوردی و ئانەتەوەکی دنێ دەباش ڕۆژێک باش هەر سەرکەوتی بێ سەرچاو ڕۆژت باش سەیدا نیرۆ بەرم سڵاو لە دکتۆری بەڕێز سەرچاو چۆنی سپاس دەکەم دکتۆر گیان هەربژیت یەکەم شت دەستخۆشی لە نادیا موراد دەکەم ئەوە زۆر گرنگە کێشی کورتوانی داعش ڕسواکە ئیسلام ڕسوا بکە و لەوەش گرنگتر ئەوە بوو ئینتیمای حیزبی نەبوو بۆ هیچ کەسێک و جوابی هیچ حیزبێکی نایەوە بۆیە دەنگی زوڵاڵە کەس نەیتوانی بەلای خوا بیبە و عادەتا میلەتی کوردیش خاصن کوردی باشوور دائم دەست دوای حەدەسەکە بیریەکەوێتەوە پێش حەدەس بیری هیچ ئێستاکەش مسابقە دەکەن لەسەر ئەوەی چاپێک بەڵێ ئێستا کەروێشکن یاخود ئاسکن ڕائەکەن ئەپارێنەوە بۆچی بۆ دکتۆر بۆ ئینتیخابات بۆ هینی خۆی حیزبەکەی من ئەمەی کرد دکتۆر من یەک شتەڵێم هەو کەسێک کە ئینتیمای حیزبی نییە دەنگی زوڵاڵە من کە تۆم خۆشەوێ لەبەرەوەی کەوا دەنگە زوڵاڵە ئەو دەنگە زوڵاڵی تۆ بزانە هەج مەساتێکمان تووشە بێ یەکسەر باسی یەکەی بەبێ ترس بەبێ حساب بۆ هیچ ناتوانیت هەر چوویتە ناو ئەو داوەوە ناتوانیت لەبەر ئەوەیە کە من ڕێزم من و برادەرەکانم ڕێزیشی تایبەتیمان بۆ تۆ هەیە تۆ عید بە هیچ کەسێک نیت ئەوە دوای لێکردویت ئەمە سەروەتی تۆیە ئەمە ئاڵتونیت دایمەندی تۆ بۆ خۆت ئەمە شتێکی زۆر مهمە یەکێ لە برادەرەکانم قسەیەکی زۆر خۆشی بێوتم ویستم پێ بڵێم وتی لەوەم پاش مسلمانان با سێری صحیح بوخاری نەکەن سێری صحیح پشتیوان بکەن ئەو بۆی ناردیت چونکو قسەکانی دکتۆر پشتیوان بە کوردیە زۆر متمانی پێتراوە لە هەموو مەسەحیحەکان کۆکراوەتەوە یەک ئێستا پێم وتی قل هو الله کردن بە کوردی بەڵێ دکتۆر ئەوەیە کەوای لێک بە کوردی گاڵتەی پێدێ بە عەرەبی بۆی دەخوێنەوە دەڵێ الله ئەکبەر سبحان الله سبحان الله تێدەگەی دەست بە گریان دەکا یعنی ئەمە ئەوە وەزعی ملەتی کوردە کاکە دکتۆر جان ئەوەی کە بە نادیا موراد کرا داعش مسلمانە خوێڕەکان ترسنۆکەکان وتیان داعش لە ئێمە نیە بەڵام یەک گەوایە نەچۆ سەر جادە مزاهرەیە بکا زدی داعش یەکێکان نەک لە کوردستان لە هەموو عالەمی ئیسلامیە مزاهرەیەک نەکرا تەحەدایانەکەم یەک مزاهرە کرا بێ زدی داعش نەیان کرد لە خۆیانە خۆشیان نەزانن قێزەونن لە خۆیانە بۆیە مزاهرەشیان نەکرد من تەحەدایانەکەم ئەگەر مزاهرێک ڕسمیشی کاریکاتری پێغەمبەر محەممەد کرا ئەڵێن چەند کەسی تیا کوژرا بەڵام بۆ داعش کەسێک نەچۆ دەرەوە
دکتۆر پشتیوان بەرنامەیەکی تەقدیم کرد لە بابەت کۆیلەکان 50,000 کەس تەقدیمی کرد بۆی بیسڕنەوە. جوان لێ نەبێ. دکتۆر جان قسە زۆرە بیکە لەسەر نادیە موراد، بەڵام وەکو خۆت جەنابەت من ڕێزم هەیە بۆ کەوتی 3 دقیقەی بە 3 دقیقە زیاتر ناڕۆم، بەس شتێک هێمە پێ بڵێم ئەگەر ئایپاد هەیە خۆت ئەبێ چکە من جاری وایە ئەدبینم، جاری وای فریاد ناکەوم، جاری من خەوتوم، جاری من لە شوێنێکم. ئەگە ئایپاد هەیە هەر خۆت بە هینی سکرینەکەی خۆت کە قساتی یەکسەر داینە تەجیلی کە سکرینەکە بە هەرە هەو بێ، منیش لەگە برادەرەکانمان تەجیلی ئەەکەین بە هەر هەمان بێ، بەڵام من کە فریاد نەکەوتم یای فریاد نەکەوت خۆت بە ئایپادەکە و دەستی پیاوێ سکرین شۆتەکەی خۆت هەرچیەک دووتووە کۆپی ئەبێ لە ناو داتەکە تا ئەمێنێتەوە. ئێمەش نیازمان هەیە برادەران کۆیکەینەوە محاولە بکەین تۆ خۆت هینەکەت هەبێ کتێبێکی تاواتیت هەبێ لە بابەتی ئەو محاضەرانی کە ئێوەتە بە ئێمە، ئەو محاضەرە سیمینارە ئەوەی کە فریاو کەوتین زۆر من ئەلبەتە نووسینم دەبێ هەروە گوتم بەڵێنشم داوە دوسێ پەرتوکم دەبێ، بەڵام زۆر بە هێواشی دەستمە پێشەوە من یا ئەوەتە دەبی دەستبەرداری لایڤەکانم بم ئەو بەداخۆی من ئێمە فێربین وەکو ئەفیونی لێ هاتووە. ئەوە مشکلێکی زۆر گەورەیە. ئەگەر دەست بە نووسینی تەواو بکەم هەموو کاتی بۆ تەرخان بکەم دەبی دەستبەرداری لایڤەکانم بم. ئەوەش زۆرێک مشکلێ نازانم حەزەکەین یارمەتیت بین چۆن وتکەی چۆن حەزەکەی پێمان بڵێ یارمەتی چکۆ بەڕاستی و ئەو ئەرکە ئەرچیی تەنیای خۆت نییە، پێویستە برادران یارمەتیت بن چکە تۆ هیلاکیت سەرچاو. ئەلبەتە پەیوەندیمان دەبێ کاک ئینشاءالله ئەو خوایی کە خۆمان لە دڵمانە ئەو خوایە بکە مهم وێ دکتۆریان سەرکەوتوبی بە قوربانی تۆ بم دەستەکانە خۆشیە. ڕێز و سڵاو دکتۆر ژیان فەرمو ئازیزم 3 دقەش بۆ تۆ قوربانە بم. پێشەکی دەستخۆشی ڕێەکەم و چاوت ماچەکەم بۆ ئەم بەرنامە جوانانە و ئەم بەرنامە سەرکەوتوانە و کە پڕ بە عەقڵ و بە ڕێکوپێکی پێشکێشەکەی پەیامێکی زۆر پیرۆز ئەگەینیت بە هەموو گەلی کورد. من پێشەکی پیرۆزبایی لە گشت نەتەوەی کورد و گشت یەزیدیەکان ئەەکەم. ئەو خەڵاتەی کە بەخشرا بە نادیەخان ئەم خەڵاتە بەخشرایە بە تاکە ئاینی کورد کە ماوە زیندوو. ئەمە خەڵاتێکی زۆر گەورەیە ئەبێت هەموو تاکێکی کورد بەو پەڕ ڕێزیوە تەماشای بکاتن و خزمەتی بکات. ئەوانەی کە نەڕازین لەو ئەوە پێیان ناخۆشە و کە زۆر باسییان کردووە. نمونە بابێنمەوە ئێستا مسلمانیش ئەگەر کوردێک مسلمان بووە خەڵاتەکەی وەربگربایە ئێستا لەسەر ئیسلام ڕیکۆرد دەکرا. باشە بێگومان باشە بۆ خۆیان طبیعیە، بەڵام خاتونێکی ئێزی وەری گرتیە دەڵێتن جا بە ئێمە چیە؟ ئەڵبەتە بە تۆ چی وایە ئەویش لەسەر ئاینەکەی خۆی تۆماری دەکات کە ئاینی ئێزیدیە، هیچ ڕەبتی بە تۆ نییە. چ ڕەبتی بە تۆ هەیە؟ نەخێر هیچ ڕابتی پێوانە. ئەو خەڵاتەش ئەوەیە کە هەر لە ڕێی تاوانەکانی ئیسلام پێیان بەخشرا کە شەرەف و ناموسی هەموو نەتەوەی کوردیان پێشکان بەو ئەنفالەی خۆی ڕەشەکانی خۆیانە. تامان ئەوە نەی پێیان نەخۆشیش ئەوانن کە هەر ئەو کەسانان کە نادیا و بە هزارەها نادیایان فرۆشت و بازرگانیان پێوە کرد. ئەوانان بەڵێ ئەوەی کە ئێستا باسیەکەین ئەوەی کە ئێستا لە بەرچاومانە نەکە دکتۆر ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ مێژوو ئەبێت بە مەلاین. بەڵێ طبعا ئەوانش لە شەرمەزاری خۆیانە لە
ڕۆمەت ڕەشی خۆیانە طبعاً دیێن ڕەخنە ئەگرن و جنێوادان و قسەی ناشرینەکە وازن جنێو کام بینە ئیحمالیان کە ئێحمالەمان کردومانەتە تاکە نعلی لە پێت ئەەکەی وازمە لە هەموو شتێکێناوە مهم ئەوەیە ئێمە زۆر گرنگی بەو بابەتانە بدەین کە جەنابەت سەرکێشیمان ئەەکەیت و پێشەواییمان ئەەکەیت پاشی دەکەم کەو کاتت بە من بەخشی و زۆر مەمنۆ ڕێز و سڵاویشمایە بۆ هەموو هەواڵان سەرچاو هەربژی کاگە خورشید هەربژی سەرچاو هەربژی وابزانم خاتونێک دەویست قسە بکاتن پێشەوەی بە ڕێزانی تر ئەوە کەس نەما لە سەرەکان وابزانم سێرە بوو دەویست قسە بکە فەرموو بەڕێزم سێرە ئەحمەد ئەوە کاگەڵان دەڵێ واز لێ لای بێنێ ئاجز دەبم لێت بڕوا بکەمەوە دەماترگالم داناوە دەست بە نووسین بکەم بەس نازانم ئیتر بڵانم بزانم چۆنە بێ فەرموو بەڕێزم ئەوە وەرناگیرێ بۆشی ئاخ کاک نەجم باوەڕ بگرین تاوەکو ئەو سێرە دێتەوە موسڵمانان ئەگەر دەتانەوێت بێن چێرتان نیشان بدەن ئەمڕۆ ڕۆژی چێرە خەباتی چێر لەسەر سنەتی حەمەی کوڕی ئاما هەگەر دەتانێت بکەن سەرچاو هەربژین سەرچاو کاک نەجم دکتۆر گیان سۆرانەکان باش نییە بەڵام کێشانیە وایە تێدەگەین سەرچاو فەرموو دکتۆر ئێمە وەکو گرۆپی نادیا زۆر نێزیک لە نادیا سوپاسێکی زۆر تایبەت بۆت ئەەکەین بۆ مادیبوونەت هەربژیت ڕێزم هەیە بۆی دکتۆر سەبارەت بە ئاینەوە ئاینی ئێزیەکان ئەگەر بێ بڵێن مافی بەژێ نادەوە من یەشە دەڵێم دینداری ئێزیەکانم و تەمەنم 90 ساڵە هەربژیت من تەحەدا ئەەکەم حەلالکردنی مناڵی ئێزیەکان بەدەستی ژنە نابێت پیا و مناڵی ئێزیان کوڕ بێت یان کچ بێت حەڵال بکات دەبێت ژن حەڵالی بکات لەسەری هەموو کێشەکانی ئاینی و ئەوانەدا دەبێت ژن حکم بکات نەک پیا و دلیلمان هەیە ئایا میری ئێزیەکان پێشتری ژنی بوونە ئەم دایکی میری ئێزیەکان پێشتر ژنی بووە ئەمە وای ئەگە چی پێمان دەبەخشێت ئەمە پێمان دەبەخشێت کە ئێزیەکان ڕێز لە ژن دەگرێنەوە ئێزیەکان ئەگەر ئەسحابیەکانی بەرەوردکەن گەر مسلمانەکان و ئەمە و نازانم چ عومەر و ئەوانە ئێزیەکان زۆر عیبادەت بۆ ژن ئەکانەوە ناوی 100 ژنەکانێنمەوە وەیە ئێمە وەکو نادیا ئەوەی ئەگەر کاکە نەجم سیرکە خراپترین ئاین لە دنیا بگرە بەقەد ئیسلام قێزەوە نابی بە تایبەتی لە مەوزوعی ژنان ئەمەی من هیچ یعنی من بە بەڵگەوە قسە دەکەم من تا ڕادەیەکی زۆر شارەزایمێ سەبارەت بە ئاینی ئێزیدی سەبارەت بە یەهودی سەبارەت بە زەردەشتی سەبارەت بە هیندۆسی و هەتاوەکو دوایی هیچ ئاینێک بەقەد ئەو ئیسلامە قێزەوە نییە لە مامەڵەکردن لەگەڵ مرۆڤایەتی و بە تایبەتی ژنان و مناڵان دکتۆر گیان بەڵێ دکتۆر لێرەدا چی سەیرە یعنی ئەو زانانت خۆی ئەزانی لە ئەمریکا ئەوانە زانای دەرونی زۆر زیرەکیان هەن بە نادیا وت یعنی چۆن ئێستا دەژی ینی ئەم هەموو کارەسەتە بەسەرتوات چۆن ئێستا لە ڕووی زانستیوە تێک نەچووی لە ڕووی دەرونیوانی ئێستا ئێمە وتی تۆ ئێزم تۆشی شۆکمانەکە یعنی چۆن ئێستا تێ نەچووی بۆی ئێزیەکان من تەحەدا ئەەکەم ئەوانەی ئێم ئەمەلەتی کورد من ڕێزم هەیە بۆم خۆمیش بە کورد ئەزانم و پێم شەرمیە بڵێم کورد من تەحەدا ئەەکەم وتیان فیلمێک لەسەر ئێزیەکان دروستی کرد ئێمان هاواریمان کرد با بە وەڵە شتی وامان مەنەکردێ ناموسمان چۆیە ئێزیەکان ڕەزیێنە وتی ئێزیەکان کاتێک کچەکانیان لەچی داعش دێنە دەرەوە هەمویان فرێداوە وتی حرامن و بیکوشن ئەزانی چەند کچانی ئێزیا ئێستا دەرکەوتن لەگەڵ داعش من تەحەدا ئەەکەم لەگەڵ هەموو سەرژمێریەکان لەگەڵ ئەو هەموو ئەوانە کچانی ئێزی ئێستا دەهیان ماوە شوونە کردوون هەمووانە ئێستا مڵانیشان هەیە لە دەستی داعشدا و هەمووان هاتون لەسەر بجو ژیانی خوان گەڕانەوە لێرەدا چیمە پێمان دەڵێت لێرەدا پێمان دەڵێ سەرژمێریەکان هەڵان بۆیە ئەگەر مێژوەکەی کورد بخوێنی من شەو ڕۆژ خەریکی خۆدروی مێژووی کوردم و زۆر شارەزان لە مێژووی کورد وەکو من 90 ساڵە من تەحەداکەم ئەو دانە ئەگەر لە کورد ملەتی کوردە خێزۆنتر هەبێت هەموویان دژمنی یەکتر و مێرگەکانی کورد و چین تویەک چۆ لەسەر نادیە حەسان لە کورد بوونە و کوردی خۆشتانەوێت ئەی هەمووتان خەریک یەکتر و جنودان بە یەکتر ئەکشکێنن و مڵەتی کورد و لە بەغا و لە دەرەکان
ئێزیەکانی تر ئەوە لەسەر نادیە ئێوەتان حەستان لە کورد ئەگەر ئەی ئەوە خاک فرۆشان و ئەو نیشتیمان فرۆشان و ئەوانە ئێستا هەمووان لەسەر نادیە ڕێکەوتون بوونە بەرێکەوە ئەڵێ نادیا وتی من کورد نینم حەز نادیە ئەمانە خاک فرۆشن ئەمانە لەش فڕۆش و خاک فرۆشن بۆیە نادیا موراد بەسەری نادیا موراد هاتووە بەسەری هیچ کەسێکە نەهاتووە ئێستا نادیا موراد هەمویان وتی بجە پەیچەکانی عەرەبان وانە بەڵاویان کردووە لە زای نادەوتی کچێکی عێراقی و اینجا شانازی بە نادیا مورادەوە ناوانە ئەکەن نادیا موراد ئێستا شووی کردووە ئەی بۆ خەڵک پێش نادیا موراد خەلاتی نۆبلیش بستێنێت نادیا موراد شووی کردووە یعنی کەسێکی بۆ خۆی کردووە ئەمان ئەڵێ چێزیەکان چەند ڕێز لە مافی ژن ئەگەرم بەخوای گەورەیانی من خۆ دیندارێک چەند ڕێز لە مافی ژن ئەگەن ئێستا هەموو لە سەر کۆ بوون من پێ ئەڵێم ئێزیەکان لەم وڵاتەدا لە زەنگ لە ئاینی ئێمەدا چی ئەڵێن خاڵێک هەیە ئەڵێ ئەگەر تۆ پشتیوانی برایەکەی خۆی نەکەی زەڵمێکی زۆر گۆنە ئەگەر لەسەر قسەی حەبێت دەبێت پشتیوانی برایەکەی خۆ بکەی لەدە چەند نەخۆشی بەسەرمان هاتووە بۆی ئەو کێشانە چین من ناوێت کاتی کەسانی تر بۆ بڕم و مافیوانە بخۆیمەوە بەڵام حەز ئەکەم ڕوونکردنێک بدەم چەند کەسانیان هەبوون چی کێشەبوون لە ناوبەری ئێزیەکان و کوردە ئەگەر بڵێ ئێزیەکان ئەڕێن ئێمە زۆر لە کۆنی ئەگەر پێی بەرەوردی لەگەڵ مێژووی کوردەکان ئەوە تاسیر و کاریگەری لە مێژووی ئێزیەکان ئەکاتەوە وایە مێژۆکەی کورد بکەینی ئەوە تاسی لەکاتەوە بۆیە ئەگەر ئێستا کەسێک لە وڵاتەکان بێت مالی من و دکتۆر عەبدولوەحید ئەوەی خۆی بەڕیشە و سەگا دوو لە دیوانی تۆ ئەگەر بێت لە مالی من و مالی ئەوە بەکامە بە کوردزانانی جلو دایک و خوشکیم ئەوانە هەمووان بە کوردی ڕاستەنە جلو ئەوە دایکی ئەوە لەگەڵ یەمەنیەک جیاوازی نییە کامان بە کوردزانانی کامان ڕاستن هەموو دوعاکان و دینی ئێمە هەموو بە تەرزی ئاینی زمانی کوردی ئێستا زۆر وشە هەیە لە زمانی عەرەبیدا ئەسڵن نازانێت لەگەڕێن بۆ ئاینی ئێزیەتیدا ئەم وشە چییە حەڵالکردن نییە ئەبێ لە ئێزیەتیدا بێ ئەڵێ مۆرکردن لە زمانی ئارەزدی و لە زار و زارەڤەکان ئەگەرێن بۆیە لە ئاینی ئێزیەتیدا ئەم شتە ئەبینن بۆ نووسەرەکان و توژەرەکان ئێم بۆ لای ئێمە و لە ئاین ئێزیەکان دەکۆرن و ئەو وشانە دێنەوە بۆیە پێمان دەڵێت ئەم ئاینە زۆر کۆنە و کورداتی پاراستووە لە هەموو ڕۆیەکەوە لە ئێستا هەموو چەند خیانەت لێمان کراوە لەسەر تەرزی ئاینی ئەوانە زۆر جار ئێزیەکان میژۆکانمان باپیرما بۆمان دەگەرێنەوە بە ئێمان دەڵێن داوامە لە کوردەکان کردو عەرەب ئێن پەلەماری خۆشک و دایکی ئێمە ئەدەن تکای یارمەتی بێمان دەدەن مەڵایەکان لەسەر جەمەعان هاواری ئاکرد نابێت لە دژی برایەکەی خۆی شەر بکەی لە قورئاندا لە سوورەتە خۆی مەمی خۆن ئەزانم مەسەلەکەی چییە نابێت لە شەڕی لە برایەکەی خۆ بگی ئەم کێشە بوونە ناوبەری ئێزیەکاندەوە تا ئاینی ئیسلام بۆ هۆکارێک بۆەوەی جاکردنەوەی ئاینی ئێزی و لەگەڵ کوردبووندا ئەم هەموو کێشە کەوتە ناوبەری ئێزیەکان و کوردبوون لە سەردەمی میری گەورە چی بە ئێزیەکان وت لە سەردەمی میری گەورەکە ئەو میرەی گەورە ئێستا پاشایەک بۆ دانەوە و پەیکەری بۆی دروست کردووە بە ئێزیەکان وت ئێوەتان کوردن ئەگەر ئێزیکی گوتوە بەمر کوردن میری گەورە وای تێ ئەگەشتە موسڵمانە بۆیە ئەم کێشە دروست بوو وتی ئەگەر من خۆ خلاصکەم ناڵێ من ئێزدیم و لەسەر ئێزدیم بمکوژە ئەو کەسێکی ئەڵێ هەفتوی چار بە ملەتە هاتووە هەزاران هەفتوی چار بە ملەتانە هاتووە یعنی ئەڵفاڵگەرەوەکیم بیابارە ئادی دەست دریژی لەسەر کراوە هەر لەسەر کوردمان لەسەر ئاین بۆیە کاتە ئێزیەکان پشتیوانی لە ملەتی کورد کرد ژمارەێکی زۆر پشتیوانی ئێزیەکان کردووە ئەم کوردانە نەبوو لە باکووری کوردستان مەڵانوانە کە ئەرمەنیەکان وای لە ئەرمەنەکانیان کوشت دەست لە ئەرمەنیەکاندا ئەم بەڵانە بۆیە کاتێک ئەم مەڵانە ڕۆڵێکی سەرەکی لە ئاینی کورداتیدا هەبوو کێشە بۆ ناو ئاینی ئێزیەتی بووانە دروستکردواتە ئاین بوو هۆکارێک بۆ ئەوەی کێشە بکەوێتە ناوبەری ئێزیەکان و مڵەتی کوردە بۆیە کاتێک سڵتە دەسەڵاتە دەستی کوردەکاندا بوو ئێزیەکان ویستیان خۆیان جیا بکەنەوە بۆیە هەتا ئێزیەکان مافی ئەوان نەبوو بخوێنێ لەبەر ئەوەی لە ئەو مەسەلە دەچین ناو مەسایلی مێژووی بەڵێ دکتۆر چکە ناتوانین مافی خۆی پێ بدەن بە نیو ناچڵی خۆش دکتۆر لەسەر نادیە موراد ڕاستەکەی نامێ بچمە سەر مەسائیلی مێژووی یەک خاڵی نادیە موراد بڵێم من دەتوانم زۆر بە ئاسانی وەڵامیان دەمەوە بەر لەوەی ئیسلام لە دوورگەی عەرەبیەوە بێ بۆ ئەو شوێنی ئێستا دەڵێن عێراق ئەگەر یەک دقە مەجال بە من بدەیت بەو شوێنی پێی دەڵێن عێراق تاک و تریک قەبیلەی عەرەبی لە جنوبی عێراق بوونیان هەبوو تەنها لە جنوب لە منتیقەی بەسرا لە شیمالی بەسرەوە یەک خێڵی عەرەبی لەو شوێنی ئەمڕۆ پێی دەوترێ عێراق بوونی نەبوو باشە ئەوە یەک دوو زۆرینەی خەڵکی ناوچەکە ئەوی جنوبی عێراق تاوەکو دەگاتە ناوچەی بەغدا و ئەوی پێی دەوترێ گوڵاڵە ئاینی مەسیحی ئاینی زەردەشتی ئاینی یەهودی و دەهاتە بۆ منتیقەی کوردستان ئاینی ئێزیدی ئاینی زەردەشتی ئاینی یەهودی ئاینی مەسیحی و هەروەها سابیئە بوونی هەبوو باشە
پرسیار چیان لێ هات ئیسلام هەمووی لەناو برد هیچی نەهێشت سابیئە هەمووی ئێستا سەرژمێری بکەیت 20,000 سائیبە لە عێراق نەماوە باشە یەهودی بوونی نەماوە باشە مەسیحی بەتەواوی ئینقراضیان کرد کاکە گیان سریانی و ئاشووری و کلدانی جوانەمان هەمووی کۆیان گەیتەوە ناگەن بە 9 ملیۆن باشە ئێزیدی دووبارەوە بە خەریکی ئینقراضن بەدەستی ئیسلام خەریکە نیوەی هەولێرش داگیر بکەن بیبن ببوورەوە بە خۆت لەسەرت داخراوە تەنانەت منتیقەی کەرکووک و ئەوانەشیان تەسلیم کردیە بە مادەی 140 باشە ئیلیاس شێخانی سەرچاو فەرموو کاک ئیلیاس سلااو لێبی دکتۆر ببەرە دکتۆر کەم سۆرانی باش نییە سپاس دەکەم فەرموو کاک ئیلیاس ڕێستەیە دکتۆر جان ئەمە خەڵکی شێخانان بخۆ ێزدیمە و ئەسلم خەڵکی شنگاران سەرچاو هەستی خۆت دەربڕە سەبارە بە نادیە موراد ڕێستەیە دکتۆر ئەوە نازانم مثلا نادیە مراد نازانم ئەوە مەسەلەی کورد چییە برای عەزیز دەبیت کورد شانازی بکە کە کچێکی کورد هەگە کوردی ئێزدی و هەگەر ئێزدی بە زمان کووردە قسە کووردە ئاینی کووردە دەبیت ئەوان شانازی بکران نەکرد با فتنە و فەلت و خەبسە ناخۆی مۆزوعەکە ئەوە نییە سەیرگە مۆزوعەکە ئەوەیە سەفانەوەتی کورد مسلمانە ومسلمان چۆن شانازی ببرە و ماوەی تەئەخیری هاتە نەزانم بەدە بەرز فەرموو قسە بکە فەرموو تۆ قسە بکە فەرموو سەبارە بە نادیە مورادە فەرموو وەیە مەسم هەر هەندەیە ئەگەر کورد ئەسلی خۆ بزانی دەبی شانازی بکە ئەکە زانی ئەسلی کورد چییە دکتۆر ئەکە لەم بپرسی نەت دەرێم نارێن ئێزدی کورد ئان کوردی ئێزدی دەبیت برێن کورد و کوردی بسلمان لەبەر بسلمان کوردی بسلمان لە ئێزدی دەرچووە لە ئاینی زەردەش دەرچووە ئەو گەشتە غێردین ئەو گەشتی عەرەبان برای من نابێت برین ئێزدی کورد ئان کوردی ئێزدی دەبین کوردی بسلمان بادڵی مسلمانان ئینشاءالله و ڕەحمان دووسێ لە گچکەکان شش حەب لە گەورەکان وەکو بلە لایم شەبەکە خۆشیە دەنگی باش نایە مەجال بدەیت ئینشاءالله و ڕەحمان دووسێ لە گەورەکان شش حەب لە گچکەکان عەبەیەک جائزەی نۆبل وەردەگری مسلمانان ئەگەر عەبەیەکیش نەبی عەبدجنس اللەتیف بی ئەگەر عەبدجنس اللەتیفیش نەبی عەلی باپیر بی جائزەی نۆبل وەردەگرن باشە بابی بابوو فەرموو وەیە جانە دکتۆر بەڕێز دکتۆر باوەختە زۆر نەگرم لەبەر شەبەکە لایەن باش نییە زۆر سپاسی دەکەم دکتۆر بەخوا لای من زۆر باشتری لە هەموو ئیسلام باشتری هەربژیت قوربانی تۆ ڕێستێ برامنی نازەکەم دکتۆر خۆی دەڵێن ڕاستەکەی منافەسە لە ئارادا بوو لە نێوان عەبەیەک و هەروەها نادیە موراد زۆرێک لە پرۆفیسۆرەکان سەیری دراسەکەی عەبەیەکیان کرد سەبارەت بە مۆری کۆتایی زەکەری پیاوان کە چۆن لێدەدا لە نێوگەڵی ژنان لە کاتی جیماع و نیکاح بۆ پیاوان گوتیان ئەم مۆرە دەمینێ تاوەکو 3 سووڕی مانگانە هەرچەندە مسلمانان پێی دەڵێن حەیضی ژنان ئەگەر هات و ژن تەواق درا لە دوای گانکردنی پیاوان لەگەڵ شۆرینی سووری یەکەمی مانگانە یەک لە سەرسەی مۆرەکە دەڕوا نامینێ کاڵ دەبێتەوە لە شوێنی خۆی بە یەکجاری لەگەڵ حەیضی سێیەمدا سەتاسەتی مۆرەکە نامینێ ئەوە داهاتێکە و داهێنانەکە لە داهێنانەکانی عەبەیەک گیان پێی وایە لە ڕێگای ئەم داهێنانە وەردەگرێ خەڵاتی نۆبل لە جیهان و پرۆفیسۆرەکان دیقەیاندایە و سەیریان کرد گوتیان بەخوا تڕکەن و گەوجەیە ئەو عەبەیەکە نەمانزانیوە لە ناو کووردە پیاوی کورد هەبێ ئەبەد هەرگیز
هەیجیان دەخوا بەخێر بن سەیرانگرێ گوتیان نایخوا گوتیان ئەو مۆرە با ببینێ گوتیان ئەو مۆرە لەبەرەوەی لێکۆڵینەوەی زانستی با ببینێ بۆ مستەقبل با بۆ مستەقبل با ببینێ باشە با بۆ مستەقبل با ببینێ مۆرەکە مەوزوعی مۆرەکە گوتیان با بۆ مستەقبل مستەقبل گوتیان با بۆ مستەقبل بیتن ئەو کات کاک محەممەد بۆکانی دەی بەڵکەم وەری دەگرن چیتیایە خۆ مۆرە یعنی دەیهێنێ سڵاو لەبێ دکتور ژیان دەرچاو چۆنی گاگەژیان ئەحواڵی چۆنە چۆنی بە قوربانت بم باشی هەربژی سوپاسە دەکەم هەربژیت فەرموو چاوەکان ماز دەکەم هیوادارم سەرکەوتوو بی و سڵاو لە میوانەکان تو لە هەموو هاوڕێیان و هاوبیران هەربژیت قوربانت بم دکتور بەڕاستی ئەمن نازانم بە چ زمانێک تەشەکر لێ بکەم بڵم سپاس ڕێزت هەیە هەربژیت دکتور بەڕاستی لایڤەکانی جەنابەت بۆتە بەشێک لە ژیانم هەربژیت کاکەجیان هەربژیت هیوادارم بەختەوەر بێ لانی کەم تۆزێک پێ بکەنیت لایڤەکان دکتور بەڕاستی دکتورە تۆ دەتوانم بڵم مامۆستایەک بووی لەو تەمەنی 30 ساڵەی کە من هێنامە بەقەد ئەو 30 ساڵە خۆشەویستی و محیبەت و کوردایەتی و ڕۆشنایەتی بە من بەخشی بەڕاستی دکتور قوربانی دەستت بم سپاس بۆ ماندووبوونت ئازیزی دکتور ئەو هەدیەی کە بۆ کورد بەخشرا ئەو هەدیەی کە درا بە کوردی ڕەستەنا ئەو کوردەی کە وجدانی هەیە خەیانەت بە زمانی ناکە خەیانەت بە لیباسی کوردی ناکە ئەوە گەورەترین هەدیە بوو بۆ کورد ئەمن نادیە مراد دەتوانم بڵم یەکێکە لەو کەسانی کە کورد دەبێت شانازی پێ بکە بەڕاستی جێگای شانازیە نادیە مراد ئینسانێکی کورد ئەو خەڵاتی پێبەخشرا دکتور ئێمە ڕاستەکەی لە ڕاستەکەی قێزەوەندەکانی ئیسلامی بە دنیا ناساند ئەمە زۆر گرنگ بوو لە ناو UN قسەی کرد لە دەرەوەی UN قسەی کرد لە زۆرێک وڵاتان قسەی کرد ئەو قێزەوەنانی ئیسلام کە دەست درێژی بۆ سەر ژنان یعنی کە 1400 ساڵەوە ئیژیتیان ئیسلامی ڕیسوا کرد تا ئێستاکە یەک مەلای شەرافەتمەند لە ناو کووردا سەری هەڵنەداوە بێ بەو شکل و شێوەیە بەو شکل و شێوە کاریگەرە ئیسلام بخاتە ڕوو ئیسلامی ڕاستەقینە ئەمە کارێکی زۆر باش زۆر ڕاستە دکتور بەڕاستی یعنی هەرچەندە من وەکو دکتۆرێک بڵێم کارەساتێک بەسەر مرۆڤێکدا دێ بە تایبەتی دەستدرێژی سێکسی بۆ کەسەکە زۆر سەخت دەبێ بێ باسی کا زۆر بەڵام بەڕاستی من ڕاستی بوێر بوو بەڵێ ناتوان بیریشی لێ بکەمەوە دکتور تۆ زۆر سەختە 4 ساڵە لەگەڵ میلەتێک تێککەوتووی بەڕاستی دکتور ئەو پێم خۆشە جۆبدێ ئەو شتەی من کارم بە ئاین نییە کارم بە دین نییە میلەتی کوردی مسلمان جۆڕایەلی دکتورێکم بە نێوی دکتور عەبدولواحید دەڵێت تۆ کارم بە ئاین نییە ئەسڵان کارم بە ئاین نییە من لە مرۆڤایەتی قسە دەکەم لەو هەستە قسە دەکەم کە شتێکت هەیە بە نێوی خۆشەویستی و محیبەت دەڵێت تۆ کرێکاری یەزیدی بێنە پوڵەکەی مەدەیە لە ئاخرەکەیدا بڵێت تۆ شەیتان بەناڵەت ئەخەر دەزانی نانا خۆی ڕاستەوخۆ ناوێری وا بڵێ بۆت هەیە دەتوانی ئێزیدیەکان بکەی بە کۆیلەی خۆت ژنەکانیان ملک یەمین پیاوەکانیان کۆیلە بەڵام جورئەت ناکا ناڕاستەوخۆوا دەڵێ کاتێک تۆ ئیش بە کەسێک دەکەی کرێکەی پێنادەی واتە تۆ حسابی کۆیلەت بۆی کرد یعنی من یەکسەر ئەو قسەی کرد زانیم مەبەستی چییە زانیم مەبەستی چیە بەڵام جورئەت ناکا بڵێ بیکەیان بیانکەن بە کۆیلە ئەو جورئەتەی نەکرد لە خۆی نەیتوانی نیشاندا بەڵێ زۆر ڕاستە دکتور بەڕاستی دکتور لەسەر نادیە مراد ناتوانێت حیز بکوترێ ئەوەندە گەورەیە ئەوەندە شانازیە بۆ کورد حیز ناکوترێ سپاس بۆ تۆش کە هەموو شتێک کرد ئاشکرا کردووە هەموو شتێک کرد ڕوون کردوێتەوە لازم بەوە ناکە کە من قسە بکەم بەڵام تەنیا شتێک دەڵم ئەگەر ژن لە پیا گەورەتر نەبێ کەمتر نییە بەڕاستی ژن سەرچاوی ژیانە دکتور لێرەشەوە حتا ئەوێ دەستی ماندووبوونت دەکشم چاوت ماز دەکەم دکتور گیان قوربانی دەستت بم
لێرشەوە سڵاو بۆ تەواوی هاوڕێیان و چاوی کاکەڵوێ زاخین ماز دەکەم بەڕاستی کاکەڵوێ خۆشەویستە لە نێو دڵمدا دەژی هەڵوێ زاخین هەم پەپولەیە هەم شەمعە هەم مۆمە لە هەردوو لار دەسووتێ چاوی ماز دەکەم دکتۆر جان کاتت ناگرم قوربانیە دڵت بم دکتۆر جان کاتێک شاد زانم ئەو بەڕێزە بە ناوی کاک سەردار و شش باوەڕ بگرین سەرچاو بەخێر بن بەڕێزان سەرچاو ئەم دەمەوێت ئەوەی بەبیر ملەتی کورد بینمەوە ئێزیدەکان کە لە ساڵی 74 شۆڕشی ئەیلول تێک چوو کەتینە ئێران ئەم بەخۆم لەو کاتەی لەگەدا بووم لە ئێران مناڵ بووم بەس ئێزیدی لەمە کورتترن ئەمە خۆمان فرۆشتیە ینی باپیرانی مە خۆیان فرۆشتیە بەس ئەوان خۆیان نەفرۆشتیان ئەوان کورتترن لەمە بەشەرەفترن لە ساڵی 75 بوو لە ئێران ئافرەتەچیان لێ بەدوو مسلمانی کورد کەوت باوەڕ تەبی لەوانەیە 7000 ئێزیدی لێبوو ئەوانە شەڕیان کرد لەسەر ئەو ئافرەتە هەتا ئافرەتەکەیان کوشت لەو زوانش لە دە سارێک پێشی ئێستا عینەن ئافرەتەشتکیانەوە بە دوو مسلمانەکە عینەن لە دووبووناویشیان کوشت یعنی لە شەڕەف لەمە بە شەرەفترن لە ئەخلاق لەمە بە ئەخلاقترن لە کوردایەتی لەمە بە کوردترن ئەوە لە بۆ ئەو کەسانم نییە کە کورد پەروەر و نیشتیما پەروەرن لە بۆ ئەو کەسانەمە کە خۆیان فرۆشتیە ڕێز شمێ لە بۆ ئافرەتە ئێزدەی ئەگەر هاتوو تۆ بڕوات بە کوشتنی ئافرەت هەیە واتە تۆ جیاوازی نەکرد لەگەڵ مسلمانان چاوی چاو ئەمن باوەڕم بەوەی نییە بەس دەرێم ئەوانە ئێستا ئیسلام بەمە دەرێن ئەگە شەرف ئەخلاق ئەوانە لە ئێرانی شەرف و ئەخلاق خۆیان پاراستیە ئێستا لە ئەوروپاش ئەوەندەی مسلمانەکان بێ ئەخلاقی دەکەن باوەڕ تەبی ئافرەتشی ئێزدی نابینەوە بێ ئەخلاقی بکە باوەڕ تەبیتن بانەچی نەسەر ئەو بابەتانە بابەتی من ئەوەنی ڕاستەکەی من مراد و پیرۆزبایی دەکەی چی دەکەی بەڵام بانەچی نەسەر مەوازئی ئەخلاق و نەئەخلاق هەموو کەس دەزانێت ئاینی ئیسلام چی و چەند قێزەوەنا بەڵام من ڕاستەکەی نیگەران بووم لە تۆ کاک سەردار کاتێک دەڵێ ژنەکانیان کوشت و کوشتیان کاکە گیان ئەمە کارێکی زۆر قێزەوەنە ژن کوشتن ڕاستەکەی تۆ نەدەبووە ئەم قسەیە بکەی بەڕاستی ئەگەر بینەوە سەر ینی ڕابردوو ینی مەبەستم لەوەی بوو کە لە بە دوو مسلمانان کەتن لەسەرەوەی ینی لەسەر دینی خۆیان لایەندا لێ ئەوانەیان کوشتیان بەوەش بە بەرچاوی هەمومان دیار بوو ینی لە نازم 2000 چەند بوو ئافرەتەشتیان شتش وای بەسەر هات بەڕاستی کارێکی قێزەوەن بوو کردیان کوشتنی دوعا بەڵام خۆشبەختانە دیاردەیەکی کۆمەڵایەتی نییە ئەو ڕۆبیانش قسەمان لەسەری کە ڕاستەکەی کوشتنی ژنان دیاردەیەکی کۆمەڵایەتیە لەناو ئیسلام و ئیسلام دەقی پیرۆزی هەیە لە قورئانەکەی هەیەتی و هەیبووە و هەروەها فەرمودەکانی محەممەد هەیبووە ژن دەبێ بکوژرێ چکە ژن مامەڵی ئاژەڵی لەگەڵ کراوە بەڵام لە ئاینی ئێزیدی شتێکی لەو بابەتە نییە و ئەو کاری کرا کارێکی قێزەوەن بوو دەبی مەحکوم بکرێ و هیوادارم کاری لەو بابەتەی چەشنی دوعا لەناو ئێزیدەکان ڕوون نراتەوە ئەگەر قسەیەکی ترت هەیە فەرموو دقەیەکی تر بۆ تۆ زۆر سپاست دەکەم سپاسی هەموو هاوڕێیانیش دەکەم دەست خۆش لێ دەکەم هەر بژیت سەرچاو با سێرە باوەڕ بگرین ئەم کاتە باش دکتۆر سەرچاو هەر بژیت ڕێز و سڵام هەیە بۆ ئامادەبوونی سوورەکە سەرچاو دکتۆر ئەم بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی ئەگەر بیری لێ بکەیتەوانەیە نادیە موراد وەکو وایە کەسێکی مردووە بەڵام بەسەر زەویدا دەڕوات چکە دەستێکە هەر کەسێ بکرێ ئەوەی کە لە نزیکەوە کەسێکی نەبینی بێت و مامەڵەی لەگەڵ نەکرد دەبێت نازانێ و ئازارانی کە لە لای کەسێک بەجێ هەڵێ چەنێکە وای بالفعل وایە جا ئێمە بەوەی حکمی کارەکەمانەوە کە لە ناو دادگاکان کارەکەین و ئیشی یاساکەین زۆر ئەو حاڵەتانەمانێتە بەرچاو ئازاری ئەو کەسانە کە خۆیان ئەیگێڕنەوە تەحملێکی گوێ لێ بگری چ جای ئەنجاگە بەسەر خۆت هاتبێ بالفعل هەر دیار دەشمان هەیە بۆ نمونە جاروێک کچێک بە زۆری بەشوو دەدرێ بە پیاوێک بە شودانیشە
دەبینی خۆی دەکوژی ناوێ ژیانی لەبەرەوەی هەستەکان درێژی کراوەتە سەری تەسەوڕ کە تۆ هاوسەرت هەبێ یانەت بێ بتفڕێنن هەندێ وەحش بێن ڕۆژانە 15 دانەیان دەستدرێژیت بکەنە سەر کارەساتێکی زۆر گەورەی گەردی لێ بکەیتەوە یعنی بەڕاستی بێوێنەیە من نازانم بەڵێ بێگومان بەس ئەوەی کە ناخۆشە لە مەوزوعەیە یعنی کەسێک ئەو هەموو نەهامەتەی بینیوە پێی لەو هەموو ئازاری یاوە کە بەسەری هاتووە باسی ئەو ناخۆشیانە ئەکات و ئەیگێڕێتەوە بۆی خەڵک ئاگادار بێ لێرە خەڵک بێ شەڕ لەسەر چی بکات ئەمە کوردە نەخێر کورد نەبوو عێراقی بۆ عێراقی نەبوو باشە دەی تەنها وەکو مرۆڤێک سێری ئەو کەسە بکەن و خۆتان بخەنە شوێن بزانم کێ تەحمل ئەکات چۆن ئازادی خوازەکان دیفاعیان کرد لە تەسلیمە نەسرین ئەوەشۆرە دیفاعی لێ بکەیت ئەنی گریمان کورد نییە کاگەجیان مرۆڤە و تاو یعنی ئەوە چ ناڵە بزەبەت هەر وەکو مرۆڤێک تەماشایکە ئیتر عەرەب بێ تورکمان بێ کورد بێ هەر کەسێک بێ چ گرنگیەکی هەیە جائزەی نۆبڵ بۆ کورد ئەڕوا بۆ عەرەب ئەڕوا بۆ هەر کەسێک ئەڕوا تۆ وەکو مرۆڤێک سەیریکە ئەم ئافرەتە هاتووە ئازارەکانی خۆی باسەکات وەکو وایە سەر لەنێ بەرجەستەی حاڵەتەکەی بەنی قوڕێزی کردی بێت و بەس ئەو کاتە کامێرەی ڤیدیۆ نەبوو تەسجیلی حاڵەتەکە بکە ئەم هاتووە ڕێک تەوسیقی حاڵەتەکەی کردو بە خەڵکی ئەگێڕێت سەفیە هاتووە و دەڵێ کینانەیان کوشت و محەممەد دەستدرێژی کرد بالضبط سەفیە هاتووە باسی حاڵەتەکەی خۆیەکە براکانی بە بەرچاوە کوژراون باوکی کوژراوە دایکی کوژراوە اینجا کە دەردی وکوتۆ وتت ڕۆژی چەند کەس دەستدرێژی بکاتە سەری کەسێک شووی کردووە مێردی خۆیەتی لەوانێ بە ڕەزامەندی شووی پێکرد بێ ئەگەر ڕەغبەتی لێ نەبێ و پیاوەکەی بە زۆر سەررجەی لەگەڵ کاوە هەستەکە دەستدرێژی کراوەتە سەری چ جای ئافرەت یەک کە فڕێنرا بێ لە کەسوکارەکەی و عشرەتەکەی هەموو کوژرا بێتن بە بەرچاوێەوە دەمخۆش طبعا هەمووی خەتای حیزبەکانی باشوورە تەنانە دواب زانم پاریش بوو کە وتیان نادەموراد مڕەشەحە لەگەڵ پەرلەمانتارێکی وازان سەر بە پارتی بوو ڤیان دەخیل کێژەکەیان ئەوە بوو کە جائزەکە بۆ ڤیان دەخیل بڕوات لەبەرەوەی لەناو پەرلەمانە تۆزێ گریاوە و باسی مەوزوعەکەی کردووە منتم باشە باسکردنی مەوزوعەکە کە کەسێ بەسەر کەسێک هاتووە گرنگترە یان ئەو کەسە خۆی کە حاڵەتەکەی بەسەر هاتووە کامیان گرنگترە طبعا پارتی ئەویست ئەوە نییە مرەشەحی نادهێن ڤیان دەخیل زیاتر بکە بۆی ئەو جائزەکە بەرێتەوە من باوکی ڤیان دەناسم دکتۆر دەخیل کات خۆی ئوستازم بوو لە جامعە من باشی ناسم بەڵێ نانایخوا لەلایەن یوئێنەوە ئەو جائزەیە خۆیان دەزانن دەیدەن بەچێ و بۆچی دەیدەن ینی سیرکە حتمما لەوێ واستە ناخوا ئەگینا بە واستە کارەکەیان بۆ لای ڕێیا برکە ڤیان خامەری نایخوا دواتر ئەو ژنە ڕاستەکەی ینی نادێ موراد وەک دەڵێ یونیک نمونەیی بوو یعنی ڕسوای هەڵس و کەوتە قێزەوەنەکانی ئیسلامی کرد لە 1400 ساڵە دەیکەن خۆ ئەوروپا دەزانانی کرد بە ڕوونی طبعا هیچ کەسێکەوە نییە کە گوێی لەم قسانە ئەبێ وجدان و زەمیری قبولی ناکا بەڵام زۆربەی مسلمانەکانیش جورئەتی ئەوەیان پێیان نییە دانی پیا بنێن بڵێن فعلەن ئەمە لە نەسی قورئان و ئاەتەکانی ئێمەوە ئەم شتانە بەسەر ئەم ئافرەتە یەزیدیانە هاتووە ئێمە بۆچی پێمان قبول بێ وەرن ئەگەر هاتو ئینکاری دەکەن نەسیکەن بڵێن 16 دقی تێدایە نەفرەت لەو 16 دەکەین من نازانم بەڕاستی زۆر سیر و سەمەرەیە من عەقڵی مسلمانی کورد من نازانم لە کوێیە و چۆنە و چۆن نییە تۆ وەرە عەرەب وا لەو ئاینە دەرەچێ کە لە عەرەبیەکەی تێدەگا و دەزانی چەند قێزەوەنە تاکەی ئێمە تازە دەستی پێوە ئەگرێت و دیفاعی لێەکە بەڵێ ئێتا ئێستا کەناڵێکی کوردی نەهات مقابلەیەکی ئەو ژنە بکات بڵێتەوە وەرە ئازار و مێنەتەکانی خۆت بگێڕەرەوە نایکا دەسەڵات دەنجی بەلاوە گرنگە دەسەڵات هەموو حیزبەکان دەنجی خەڵکیان بەلاوە گرنگە و زۆربەی کۆمەلگای کوردی موسڵمانە دڵی موسڵمان ناڕەنجێنێ چۆن دەیڕەنجێنی لەبەر مەسلحەتی کورسەکەی خۆیان ئەوە بۆ باشی ئەوانە ئەگەر موسڵمان پەرەی پێ بدرێ لەم هەموو یاسا ناس و مافپەروەری کە هەمانە کەسێکمان نەبینی گەڕە کۆمەڵایەتەکان لە تەلەڤیزیۆنەکان لە کەناڵەکان
تەتەوعی خۆی پیشان با بڵێ منە بم بە پارێزەری ئەو کچە نەگەوە من کاتێک بەڵام ئافرەتێکی ناودار من کاتێک ئیسماعیل سوسەییان کرد ئیسماعیل سوسەیی گوتم ئەگەر دەسەڵاتی کوردی یەک تۆ شەرەفی تێدا بێ دەیوایە تەنها یەک دادگای تەمسیلیش بێ لەش لالش دەیکاتن هەموو ئەو ژنانە شکۆ دەکاتەوە کە دەست درێژی سێکسراوە دەرەوەرن خاتونەکان ئەو مەلایە ئەوەتە موبایعەی داوە بە ئەبوبەکر بەغدادی واتە لەگەڵ دەست درێژی سێکسی بۆ سەرتان وەرن لێرە ئێمە دادگایەکی تەمسیلیش دەیکەین وەرن شایەتی خۆتان بدەن بەڵێ ئەو لای بەشم بێنی کەوت بێن بۆ لالش لەوێ محاکەمەی بکەین بەڵام دەسەڵات ئەوەندە شەرەفی تێدا نەبوو دەسەڵاتی کوردی کە وەکو تەمسیلیش ئەم کارە بکە ئەڵبەتە ناکە من دەزانم بۆ نایکە تەنانەت گرتنەکەی مەلاش هەر خۆی وەکو تاکتیکێکی سیاسی خۆی وابووە مەبەستی لێ هەبوو ئەگینا چەند کەسیکە هەیە باڵەنی ئاشکرا دژایەتی خەڵکەکەن تیرۆر بڵاوکەنەوانێ هانی خەڵکێن بۆ توندوتیژی ئەی دەسەڵات بۆچی ناتوانێت دەستگیریان کات بەڵێ چاوکەوتم ئەلم یاسان هاتمەوەڕێنە خۆمان کەس تەتەوعی نەکرد بەڵام ئافرەتێکی ناوداری لوبنانی کە نادی عەلەمەدینە هەر خۆشی لە زۆربەی چاوپێکەوتنەکانە لەگەڵایەتی وای نانە کەناڵە عەرەبیەکان زۆر باشتر بوون من کەناڵی ڕاستەکەی نەمبینی لە کەناڵی کوردی چاپێکەوتنی نادیە موراد کرابی ڕەنگ بێ هەڵە بم یا من نەمبینی بێ بەڵام نەمبینی بەڵام کەناڵی عەرەبیم بینی زۆرێک کەناڵی کوردی منیش نەمبینیەوە بەس لە کەناڵ عەرەبی لە کەناڵە ئەجنەبیەکان زۆر مقابلەی کراوەڵە وەتەنانەت سیسی چاوی بە نادیە موراد کەوت سیسی چاوی پێکەوت سەرۆک سیسی بینی لە نزیکەوە بەڵێ تەنانەت دوای وەرگرتنی ئەو خەڵاتەش هەر کەناڵە کوردەکان وابزانم دەنگت قەتە ئێستا کێشەکەیان ئەوە کەوتوتی من عێراقی سیرکە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە شتێک نییە بە ناوی کوردستان لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە وڵاتێک هەیە بە ناوی عێراق وڵاتێک هەیە بە ناوی سووریا وڵاتێک هەیە بە ناوی تورکیا وڵاتێک هەیە بە ناوی ئێران یاسای نێودەوڵەتی دەخوا کاتێک جائزەی نۆبلی پێدەدەڵن دەڵێن خەڵکی عێراق هەنی خەڵک عەقلی لەدەست داوە من نازانم بەڕاستی باشە خەڵکی تر دوای قەرەباڵغی و دوای عاتیفە ئەکەوێت ترە ها شتێکە لە ئەسڵی مەوزوعەکە ناکۆڵێتەوە بڵێ باشە فعلەن ئێمە دەوڵەتی کوردی شنگالیشە کە ناوچە ناکۆک لە سەرەکانە هێشتا نەگەڕایەوە سەر هەرمی یەک لای نەبووە بزڵ یەک لای نەبووە تۆ سەر بە کوردستانە یان سەر بە عێراق نەکبەتی ئەم خەڵکە لەوایە کە شتەکان وەکو لایەنە عنسوریەکە سەیرەکە نەبووەکو لایەنە مرۆڤایەتیەکەی من گریمان ئافرەتێکە خەڵکی جنوب نامەهامەتیەی بەسەر هاتووە مرەشەح کراوە بۆ جائزەی نۆبڵ و وەریگرتووە ئەبێ وەکو لایەنە مرۆڤایەتەکە پێم خۆش بێت کە تەعویزێکی معنەوی ئەو کەسە ئەیرێتەوە هەرچەند بڕوا ناکەم هیچ شتێک لە دنیای تەعویزی ئەو برینانەی ئەو ئافرەتە بکاتەوە نایکاتەوە هیچ شتێک سیر کە بەڕێزان یەکشت هەیە من خۆشحاڵ نیم کاتێک دەڵێم من خەڵکی عێراقم نە زۆرشم پێ ناخۆشە بەڵام یاسای نێودەوڵەتی شتێکە عەقڵ و منتیق شتێکە و هەست و سۆزیش شتێکی ترە واز لە هەست و سۆز بینن غەزبن لەسەرمان ئێستاکە کوردستان بەشێکە لە عێراق قبولتە قبولت نییە ئەوە کێشەی خۆتە لە یاسای نێودەوڵەتی نوێنەرێک نییە لە نەتەوە یەکگرتووەکان بە ناوی نوێنەری کوردستان نوێنەرێکی بە ناوی نوێنەری عێراق باش تاوە تێبگەن لەو مۆزوعە ئەوەی من حەزم لێ و ئەوەی واقعا دووشتی گیان باشە فەرموو ئێمە کە سەفەرەکەی نیاوە تا جوازی عێراقیمان پێیە جوازی دەوڵەتێکی کەمان پێ خۆ جوازی دەوڵەتی کوردیمان پێ نییە کەواتەکە بە جواز سەفەری عێراقی سەفەرەکەین کەواتە هەر لەسەر دەوڵەتی عێراق حسابین ئیتی ئەگەر کوردی نەگەر تورکمانی نەگەر عەرەبین
هیوادارم خەڵک ئەلەم مەوزوعی نادیە مورادەوە تۆزێک بەسەر دینی ئیسلام بچێتەوانەیە ئەگەر پێشتریش فکرەیەکی غەڵەتی لە دایک و باوک و مەکتەبەوە وەرگرتووە ئێستا بچێ بە دوای ڕاستیەکان نابگەڕێ پێشتر ئەگەر 100 ساڵ لەمەوە پێش خەڵک نەیتوانی بێ بە دوای سەرچاوە و بە دوای ئەسلی بابەتەکان ئابگەڕێ ئێستا زۆر ئاسانە ئەتوانی هەموو شتێکت بۆ دەستکەوێت و بە دوای بابەتەکان ئابگەڕێ بزانی لەکوێوە هاتووە ئایا وایە یاوانە ئەم شتانە کە ڕوئێن ئەم نەهامەتیانە بەسەر خەڵکیان سەرچاوەکەی ئیسلامە ئەمە بوختانە بۆ ئیسلام هەڵە بەسرێ یا هەر فعلەن ئیسلام خۆی سەرچاوی نەهامەتیەکانی خەڵکە جێت خۆشی لێکەم سپاسەکەم سپاس بۆ کاتە پێت بەخشیم خەیام هەولێری بەستەر ئێستا کاک ئارە سەڕی تۆش دێبا لە دوای کاخەیام هەولێریە سڵاو دکتۆر گیان چۆنی زۆر بەڕێزی دکتۆر ئاربژی من دەستخۆشی لەم ئافرەتە بەڕێزە دەکەم بە ڕەمزی کوردیشی دەزانم چکە ئێزیدی کوردی ڕەسەنن بەڵام هیوادارم ئەگەر بکرا بە ناوەکەی بگۆڕی با بیکرد با سەفیا بەڵام من پرسیارێک با لە تۆ بکەم کاک ئازادی قەڵا گریمان ئەو ژنە ئێستا کورد نەبوو بەڵێ ژنێکی هیندی بوو گرتبیان لە لای داعش دەستدرێژی کراسەر ڕای کرد خەڵاتی وەرگرت هەر دەستخۆشی لێ نەدەکرد ینی مەوزوعەکە گرنگ نییە ئایا بە کوردی قسە دەکایاننا بەڵام ئەمەش جێگای خۆشیەکەوە یەکەم مرۆڤی کورد خەڵاتی نۆبل وەردەگرێت ئەوە واقعیەتە هەمومان لەگەڵی من دکتۆر گیان خۆزگە بابم زندی دەبوو و سێتان خوشکم دەبوو تعدای هەموو ئەم دینانەم دەکرد کچێکم دەدا جوولەکە کچێکم دەدا مەسیحی کچێکم دەدا ئەوە یعنی ئەم دینانم کەفر و تونا دەکرد ئەمە قسەی قۆڕە تازە برادرێک دەرێ وەڵا دەستخۆشیان لێ دەکەم ئافرەتەشیان کوشتی ئەمە کەی ڕەوایە دینە بربەستی دوو دڵ بکە کارە ساتە کاک دکتۆر ئەی مرۆڤایەتی مانای چییە ئەی ئیدعای مرۆڤایەتی لۆ دەکەین ئێمە ڕاستگۆ بۆ خۆمان وەک پیاوە حەز دەکەین دانەیەکی ئەفریقیمان هەبێ و دانەیەکی عەرەبمان هەبێ و دانەیەکی تورکمان و دانەیەکی فارس و ئەگە کرا دانەیەکی یابانیش و سینیەکانیشمان دانەیەکیان هەبێ و تێدەگەی هەمومان هەبێ هەمومان ئیتر تاقی کردبێتەوە وەک دەڵێن پیاو ئەم بەگشتی قسە دەکەم بەڵام ئەگەر هاتوو کچەکەی بۆ نمونە پیاوێکی غەیرە کوردی خۆش ویست ئیتر دەبی بکوشتێ ئەمە کارە ساتە بەڕاستی ئەمە گەورەترین کارە ساتە نەک کارە ساتە قێزەونیشە ئێمە دەبیت لە مەودووە بەڕاستی کە دەرێن ئێمە هاتوینە مەدان ئەم دینانە بۆ ئەم دینانە پڕعیبە یعنی هەر کەس بۆ خۆی ڕادەکێشێ کەس خەمی مرۆڤایەتی نیە درۆ دەکەنەوەنە تەنها ئەو دەرێت دینی منوە ئەی باشە ئەگەر دینەکە نەبایەت چۆن ئەمانەی بە کەنیسەک دەبرد و 300 نەفەری لە یەک جێبەبی کێسی ڕمی دەکرد خەڵک درینایە بڕواکەوە لە مریشک و عەلە لیش بکە ئێمە کارەسات نەبوو من دەستخۆشی لێ دەکەم هەرچەند خەڵاتی وەگری من وازانم من وەرم گرتووە پشتگیریشی دەکەم دەستخۆشی لە توش دەکەم کە ئەم بەرنامەت کردەوە خەڵکی لێ هۆشیار دەکەی ئەبێ ئێمە لە خۆمان بگەین زمان گرنگ نییە مرۆڤایەتی شەرتە ئێمە دەبێ خەمی مرۆڤمان بی ئەمن کاتی خۆشی بە هەموو دینەکانم گوتم دەبێ ئەمە خەمی مرۆڤایەتیمان بی نەک خەمی دین لەبەر ئەوەی دین هیچ معنای نییە چەند کەسانێک نان و پیازی پێدەخوا دکتۆر گیان ئەی باشە خەڵک گلەیی لەوە دەکا مزگەفتەکان ڕۆژ حتا هێوارێ خەڵکی دەکەنە عارەب و بەردەڕەشەکەی پیرۆز دەکەن بۆ کەس نایەبرێ ئێوە درۆزن و سەختەچینە ئێوە جاشن ئێوە نیشتیمان فرۆشن بە ئێمە دەرێن ئێوە لادینی واوە بەڵام ئەوان خۆیان پێ لادینی نییە ئەستەن ئەوان لادینینە هاتوونە خزمەت بە دینێک دەکەن و ناو نیشتیمانەکەمە دایان کوتایە و هەموو کونوکە لە بەرەشان کردە مزگەوت بۆیە من چاوی تۆماس دەکەم ئێمە
بە هەموو شێوەک لەگەر ڕەمزەکانی دکتۆرینا لەگەر قسەکانی دکتۆرینا پشتگیری دەکەین هەر کارێک بێت لە هەر شوێنێک شتێک بێتە سەر دکتۆر ئێمەش بەشێکین لە جەستەی دکتۆر دەبی هەموو کەسێک تێبگا چاوی تۆماس دەکەم و تربژیت کاگازە دەرفەت بە برادرێکم زۆر سپاس بۆ بەشداری تربژیت ئەم فەیسەڵ خەلەف الهەسکانی دکتۆرم کاتەوە باش سەرچاو هەربژیت فەرموو من وەبوو کوڕێکی ێزدیم شنگالیم دەستخۆشراکەم ئەو برادری تریژە و ئافرەتە دەستخۆشی لە هەردووکیانەکەم دووسێ پیاوی گەورەی مەسئولەکانمان با بڵێن مەسئولەکانمان وەکو ئەوانە بوانە هیچمان بەسەر نەئاهاو تر دەستخۆشییان لێ یەکەم چاوی تۆ ماچەکەم و کاک دکتۆر ئەوەی کە ئێمەی ڕزگار کردووە حاشا لە هەموو مەسئولەکان و باسی هیچ شتێک ناکەم نە سیاسیم و نە هیچ شتێکم چووکە گوێدرێژ ئەوەی کە گوێدرێژ بۆیان کردوم هیچ مەسئولێکیش بۆیان نەکردوون ئەو کاتەکە ئێمەی ڕزگار کرد گوێدرێژەکە ئێمە بە گوێدرێژ ڕزگار بوون تر منیش ئەوم هەیە ئەو کە من ئەڵێم وەکو کوڕێکی ێزدیم ئەڵێم ئێمە سەر بە عێراقەوە نین ئێمە عێراقی نین عێراقی نین بەڵام ڕاست دەکەی ئەوەی دەمانەوێت نامانەوێت سەر بە عێراق بین ڕاستە بەڵام ئەمڕۆ واقع ئێمە بەشێکین لە عێراق واقع پێمان دەڵێت بەشێکین لە عێراق واقع شتێکە ئەوەی ئارەزوو دەکەی شتێکە بەڵێ کاک دکتۆر ئەوەی کە من ئەڵێم ئێمە عێراقی نین چۆنی عێراق نین هەتاکو ئێستش عەرزمان هەبێ عەرزمان نییە کوا عەرزمان هەیە هەتا ئێستا خانووی شنگال هیچم تاپۆن نییە هیچ بە ناوی کەسێکەوە نییە ئەوەی کە یێزدی شەهیدە بێت ئەم کاتەکە لە شاخی شنگال خەڵک شەهیدە بێت کوا چێکە هیچی بۆیان کردووە ئەو خەڵکانی کە دەوڵەتەکانی کە کەسێک شەهید بێ هەموو شتێکی بۆەکەن کوا بە هەزاران شنگال شەهید ڕاستەکەی یەکشت هەیە ئەو قوربانیی یەپەگەدای یەپەگا وەروا پەکەکەش یەپەکە هەر هەتا بە هەموو حیزبە کوردیەکان سەتایەکی ئەوەیان نەکرد کاتێک هێرشکرا سەر شنگال ئەوە ڕاستیە من ئەوە ئەڵێم دکتۆر هەر چەندێک ئەڵێم هەر چۆنیش بە هەرێمە ئەڵێن عێراقی نین من خۆم ئەڵێم نازانم خەڵکی بڵێ عێراقی نین ئێمە کوا هەتا ئێستا نە عەرزمان بەناوە بێت هیچ شتێکمان هەبێت کەس هیچمان بۆ ناکە هەگەر وا بێت هەموو خەڵکەکە ئەڕۆنەوە بۆ ئەوروپا بۆ ئەلمانیا بۆ سوید بۆ نەرویج بۆ هەموو شوێنێک ئێزدیکیان نامێنێت ئەم شار ئەم ویلاتە تر دەستخۆشی و لێگەم و چاوە ماچەگەم و ڕێزم بۆ هەمویان هەیە زۆر سپاس بۆ بەشداریت هەربژیت سەرچاو هەربژیت ئارە وەرزم ئارە بوو پێشتۆ کاک ئارام کامیرەشی نییە بەداخەوە کاک سامان شاهەوەر بگرین لە جێتی کامیرەت دەوێت درۆپ بوو لێرش کامیرەت نییە سەرچاو فەرموو کاک سامان ماندوو نەبی کاکە هەربژیت سپاس دەکەم من بە شێوازێکی تر ویستم لەسەرم بابەتە قسە بکەم کاک پشتیوان فەرموو ئەو پەڕ 5 دقە هەیە زیاتر نا لەوانەیە کەم 5 دقە با بۆ تۆ بێ فەرموو زۆر باشە لەوانەیە کەمتریش بێ کاک پشتیوان بەر لە هەموو شتێک زۆر جار لەم چەند ڕۆژە لە زۆر شوێنە بینی باسی ئەوە کرایە نادیە موراد کوردە یا کورد نییە من ویستم بڵێم با جارێکی تریش تۆزێ بە وجدانەوە لە چاویلکەی کابرایەکی ئێزدیەوە سەیری بابەتی کورد بوون یا کورد نەبوون یەکەم چت بە بڕوای من تەنیا کەسێک ئەتوانێت بڕیار بدا ئایا کوردە یا کورد نییە خودی نادیە مورادە یا هەر ئێزدیەکی تر ئەو خۆی باشتر ئەتوانێت پێناسەی خۆی بکە هەستی چی پێ ئەڵێ ئەوە دروستە ئەوە یەکەم چت
بەڵام کاکە ئەگەر ئێماڵێن 74 جار ئSD ئەنفال کراون فەرمان کراون کێ ئەوەی کردووە خۆ لە ئاسمان لە مەریخ مەلای کورد بووە زۆر بەشی بە فتوای مەلای کورد بووە بەڵێ زۆری بە فتوای مەلای کورد بووە کورد لەوە بەشدار بووە وە کورد ئێستاش باوەڕی ئەوەیە کە ئێزدیەکان پیسن چەپەڵن نگریسن سپلۆتن هەموو سفتێکی خراپیان ئەخەنە پاڵ بە چاوی کەم سێریانەکەن باشە بۆ ئەبێ یەک دانە ئێزدی خۆی بە کورد بزانێ ئایا تۆی کورد وەکو مرۆڤ ناڵێم وەکو کورد وەکو مرۆڤی هەڵسوکۆتت لەگەڵ کابرا ئێزدی کردووە بێگومان نەت کردووە واتە تۆ وەکو کورد وەکو ملەتێکی کورد زۆر زۆر قەرزاری ئێزدیەکانی ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترێویچەوە زۆر کەس دێت پیرۆزبایی ئەکات پیرۆزبایی کورد ئەکات بۆ ئەوەی خەڵاتی نۆبلی وەرگرتووە کێ نادیە مورادێک کە ئێزدیە و ئەنفال کراوە بەڵام ئایا بەڕاستی وەرگرتنی خەڵاتی نۆبل جێگای پیرۆزبایی و شانازیکردنە ئەو قسەیەی ئەگەر بە کەسێک بە میلەتێک خەڵاتی نۆبلی ئاشتی بدەن لەسەر بابەتێکی ئەوە خەریکە بە تۆ چی هەڵێ پەیامە گەگەینێ پەیامەکە ئەوەیە کە ژنێک ئەنفال کراوە 5,000 ژنیان دزیوە ئەو ژنانە کە دزراون دەستدرێژیان لەسەر کردووە ژنێک کە دەستدرێژی لەسەر کرابێت تەنانەت ئەگەر دەستدرێژی لەسەر کرابێ لەنێو کۆمەلگای تۆ ناوێرێ بڵێ من دەستدرێژی کراوەتە سرم ئەوە نە کۆمەلگاکەت پیسە تەنانەت لەو حاڵەتەشدا ناتوانێت تێبگا کە ئەو ژنە چی بەسەر قۆماوە بەڵام ژنێک هاتووە ئەوەنە جەسارەت و جورەتی هەبووە سەری بەرز کردوێتەوە وتووە من ڕێیب کراوم من دەستدرێژی کراوەتە سرم ئەو ژنە جورئەتی داوە خەریکە چیت پێڵێ ئەوە تۆ خاتون خەڵاتێکە دەدەێنێ لەبەر ئەوەی جورئەتت کردووە بە پێچەوانەی کۆمەلگا دوا کۆتووە سەقەتەکەت دەنگت هەڵبڕیوە و توتە من ڕێیب کراوە واتە ئەو خەڵاتە خەریکە بە تۆی کورد ئەڕێ زۆر زۆر دوا کۆتووی تەنانەت ناتوانی تێبگەی لەوەی ژنێک ڕێیب کراوە دەستدرێژی کراوەتە سەرت مافی هەیە ئەبێ وەریگری خەریک ئەو پەیامە بە کورد ئەگەینێ کە تۆ زۆر دوا کۆتویت خەڵک دێن کەچی پیرۆزباییەکەن نامن پێم وانە مەوضوعەکە تەنێ ئەوە بێنانە کاک سامان ئەگەر تۆزێک بە ویژدانیشەوە قسە بکەین مەوضوعەکە ئەوە نییە تەنە مەوضوعەکە ئەوەیە کاکە گیان سیرکە مەوضوعی داعش زۆرێک کەس لەناو کورد لەناو عەرەب لە دنیاش نەیدەزانی شتێک لە قورئان هەیە لە ژێرناوی ملک اليەمین دەستدرێژی سێکسی بەڵام ئەو ژنە هات ڕیسوای کرد و لە ڕێگای ئەوە وای لە خەڵک کرد بچێ بە دوواداچوون بکە بزانێ ئایا بەفعلی ئەو کارەی داعش کردی ئایا لە ئیسلامدا بوونی هەیە یان نا مەوضوعەکە لە شوێنی تریش بوو با مەوضوعەکە با ئەو هاری ئەنی تاپیهی نەکەین بین فی سفڕیکەین لەبەرەوەی ژنە ڕاستە لەبەر جەراعەتی خۆی بەڵام دەنجی نادیە موراد دەنجی ملیۆنها ژن بوو لە خلالی 1400 ساڵدا دەستدرێژیان کراوەتە سەر کاکەچیان بێگومان ئەوەش نییە ئەخر مەوضوعەکە ئاوانیە بۆ شتێکەوە ئاماژەی پێ دەکەی مەوضوعەکە نەوانیە کاکە ڕۆژانە لە کۆمەلگا ژن دەستدرێژیان دەکرێتە سەر و ڕزگاری دەبێ و ڕادەکا بۆ ئەوروپا و وەریش دەگیرێ لایەن یونایتد نیشن و کەسیش خەڵاتی نۆبل وەرناگرێت چاوی چاو بەڵام ئەو مەوضوعە ئەخر ئەو مەوضوع باوای لێ نەکەین یعنی ژنێک بوو جەراعەت و بوێری تێدا بوو بڵێ ئیسلام وەحش ناکە ئیسلام ترس ناکە ئیسلام قێزەوەنا هات ئەوەی کرد ڕوبەڕووی 1.5 بلیۆن مسلمان بۆوە کاکەجان 1.5 بلیۆن مسلمانی ڕسوا کرد بێگومان کاک پشتیوان منیش دەق ئەو مەبەستەی تۆم هەبوو ئەو بەو قسەیە هات بە کۆمەلگای ئیسلامی کوردی وتی کە تۆ ملەتێکی دواکەوتویت لە ڕاستیدا ئەو پەیامەشی تێدا بوو ئەو شتێک کە تۆ ئەڕێ بە ملیۆنها کەس ڕائەکات و لە کوشتن خۆی ڕزگارەکات دەق ئەچێت نێو ئەو چوارچێوەدا یعنی لە ڕاستیدا کۆمەلگایە کە خەڵاتی نۆبلی ئاشتی وەرەگرێت کۆمەلگایەکی دواکەوتووە خەڵاتی تر لە سەیرکە کاکەجان کاکە سامان خەڵاتی تر یا ئاشتیە یا ئەدەبە یا مۆسیقایە یا هونەرە یا بیانی مەجال هەیە بۆ نۆبڵ لەوانە لە کامە زیاتر خۆی دەبینێتەوە ئاشتی باشە ئاشتی بۆچی چکە لە هەمان کاتدا شەڕی تونند و تیژی دەکا ئەو ژنە شەڕی تونند و تیژی دەکا لەلایەن کەڵتێکی سەخیف وەکو کەڵتی حەمەی ئامە پێیان دەڵێ واز لەم کارە قێزەوە نەبینن دەستدرێژی بۆ سەر ژنان لەو چوارچێوەیدا خۆی دەبینێتەوە شتێکی تر نییە تۆ بینی بۆی دابنێ بەڵێ منیش مەبەستم هەر ئەوەیە کە
ئێمە ئەوانە قڕبەسەرین کە هیچ بابەتێکی تر ناتوانین خەڵات ببینەوە نە لە فیزیا نە لە شیمی نە لە دکتۆری نە لە هیچێکی تر بڕوا بکە ئەو خەڵاتە لە شیمیا میمتر بوو کاک سامان ئەمە لە شیمیا و لە فیزیا و لە گەردون ناسی میمتر بوو خاتونێک قێزەوەنیەکانی ئیسلامی 1400 ساڵی ڕابردووی نیشاندا بوو بە دەنجی زوڵالی هەموو ئەو خاتونانەی لە 1400 ساڵدا لە ژێرناوی ملک اليەمین دەستدرێژی سێکسیان کراوەتە سەر ڕوبەڕووی 1 بلیۆن و نیو مسلمان بۆ کاکە جان گرنگترە لە هەموو خەڵاتێک ئەوەی من دەیبینم دیارە جیاوازە لەگەڵ تۆ دیارە تۆ لەو ئاستە بەرزە نایبینی من لەو ئاستە بەرزە دەیبینم زۆر تەبیعی زۆر ئاساییە دیارە دوو تێڕوانینی جیاوازمان هەیە فەرموو منیش هەر لەگەڵ ئەو قسەیەم کاتیوان بەڵام بە شێوازێکی تر خەریکن بەیانیەکەین ینی چۆن کاتێک کە کۆمەلگایەک ئەو هەموو قوربەسەریەی نەبێت ئەو دواکەوتووە ئەو فکر بناویان زاڵ نەبێت دیارە ئەچێ بەرەو بوارێکی تر ئەچێ بەرەو فیزیا و شیمی بەڵام لەبەر ئەوەی ئێمە نەماتوانێوە بچین بەرەو فیزیا و شیمی هێشتا لە قۆناغێکداین کە ئەبێت لە بواری ئاشتی ئەویش بۆ کارەساتێکی ئاوا خەڵات وەرگرین ئەوە خەریکە پێمانەڵێ ئێمە زۆر دواکەوتوین و بێگومان کەسێکی ئاوا کە هەڵ ئەکەوێت کە ڕوبەڕووی ئەو دواکەوتویە دەبێتەوە و ئاوا سەبەبی دواکەوتو بوونەکە ئێمە ئەخاتە بەرچاو لەبەری ئەوەستێ بێگومان جێگەی شانازیە لەو بابەتەوە گە سەیری بکەیت بەڵام من مەبەستم ئەوەیە ئەوە بۆ کورد جێگەی شانازی نییە نادیە موراد بە ئێمە وتی ئێمە ئەوەنە قڕبەسەرین هێشتا کەسێ وەکو نادیە موراد کە دێت لە مافی خۆی دفاع ئەکات شایستە ئەوەیە خەڵاتی نۆبل وەرگێت دیارە ئێمە زۆر دواکەوتوین نەک ئەوەی کە کارەکە ئەوە نەگرنگ بێ کارەکە لەوێ گرنگە بێ کە کۆمەلگاکەی کۆمەلگایەکی دواکەوت زۆر سپاس دەکەم هەر بژی کاگەبرا هەر بژی زۆر سپاس بۆ بەشداری سەرچاو بە ئەو بەڕێزە بە ناوی کە ئاڵان ئەوە لێرە دیوارە کامیرەی نییە درە کامیرە و لەوێش کامیرەی نییە یەک دقە سەرچاو بەڕێزان بەخێر بێن کە ناوەکەی بدۆزمەوە خۆ کاکچین کامیرە بنێرن نازانم من ناتوانم لە ناوەکانتان بگەڕم ئەوی دەوێ قسە بکاتن کامیرە با بنێری و تەواو محەممەد حەمەد فەرموو سەرچاو بەڕێزان بەخێر بێن ئەو بەڕێزە دیارە کێشەی وەرگرتنی هەیە وەرناگیرێ بە یەک دوو دارە حوسێن ئۆکەی دەڵێ ناتوانانی دارە بێنی بۆ سەر کامیرە جارێکتر ئەوەتە هی نامان زانێ و جارە ئەو کاتە باش دکتۆر دەرچاو هەر بژین سوپاس بۆ کاتێ بە منت بەخشی پیرۆزبایی لەگەلی کوردەکەم و لە نادیە موراد و سەرجەم ئەو ئافرەتانەی کەوا ژێردەستەی ئیسلامی بوون لە 2004 وایان بەسەر هات ئێمە وەکو کورد خۆمان بەخۆشحاڵ دەزانین کە ئەمڕۆ کوردێک خەڵاتی نۆبل وەردەگرێت جێگای شانازی هەموو کوردێکە بەڵام زۆر بەداخەوە بۆ کۆمەلە مەلایەک یا کۆمەڵە پاشکۆیەکی ئیسلامی کە تا ئێستا نادیە موراد بە کورد نازانن یان هەستی بۆ مەلا کوردە کاگەدارە مەلا کوردە لە ئیسلامدا شتێک نییە بە ناوی غەیرە عەرەب بۆ زانیاریتان وەڵڵاهی پەیامی عەرەب بریتە لە ئیستیعراب بە عەرەبکردن هەر لەبەرەوە ئەمازیغەکان دابوونەریتیان نەما چکە دابوون چی دەگا ئیسلام لە ڕێگای تەکفیرکردنی دابوونەریتی تۆ جلی کوردی هەڵپەرچەی کوردی مۆسیقای کوردی هونەری کوردی وێنە کێشان لە ڕێگای بۆ نمونە بەستانەوەی ژنان لە ناو حیجاب و نیقاب وهروەها لە ڕێگای نوێشکردن بە زمانی عەرەبی وهروەها دابوو تقوسات بە زمانی عەرەبی تۆ دەکا بە عەرەب باشە تۆ دەکا بە عەرەب
شتێک نییە ئەسڵەن لە ئاینی ئیسلام بە مانای نەتەوە بە مانای قەومیە ئەمازیغەکان لەناو چون کاکە کەسیان نەما زمانەکەشیان نەماوە زمانەکەیان ئەقباتەکان زمانەکەیان نەما لەبەرەوە مەلاکانی کورد با بچن یەک تەنەکە کەمە ڕاستەکەی یەک تەنکەر هەیە ئەوی ئاودەستەکان دەردەدەن بۆ خۆیان با بخۆن ئەسڵن ئەوانە هاتوون خەڵک دەگەوجێنن تەنانەت لە زمانی عەرەبی سڵاوکردن بە زمانی کوردی حرامە چکە ئەڵڵا داوای لە ئادەم کردی گوتی ئادەم بڕۆ بە فریشتەکان بڵێ ئەسسەلام عەلەیکوم بزانە چۆن وەڵامت دەنەوە باشە لەبەرەوە دەی بڵێ ئەسسەلام عەلەیکوم نابی بڵێ سڵاوتان لێبێ فەرموو بەڵێ من ینی مەلایەکی وەکو سەید ئەحمەد کە سەید ئەحمەد کابرایەکی تابرەی سەر عێسکان جاشە خۆفرۆشە ینی لە باسێکی خۆیدا لەو ڕۆژانی ڕابردوودا باسی نادیە موراد دەکە کەوا یەزیدیە خەڵاتی وەرگرت و هیچ علاقەی بە کورد نییە باشە هیچ علاقەی بە کوردەوە نییە باشە ئێمە گەبگەڕینەوە سەر مێژوو خۆ مێژوو هەموو شتێکی ڕاستی تێدیا بە دیار دەکەوی کامە بگەڕێنەوە ئێمە یا ئەوتێ یەزیدی بووینە یا ئەوتێ زەردەشتی بووینە کە کورد تا ئێستاش لێە لە کتێبەکانی عەرەبی مەسەلەن لە کۆمەڵێک وەسایلی عەرەبی بەناوی مەسەلەن ابن هوريرة ئەوانە ئێمە بە ناوی مەسەلەن مەجوسی بەناو معنی بانگ دەکەن یا ئەوتێ کورد جزئی شەیتانن جزاکن لە جوزەکانی شەیتان چکە کورد دیارە مرۆڤ نینە ئێمە دیارە من لە جوزەکانی مەجوسی لە ڕوانگەی من چوومە سەری دەڵێ مەجوسی مەجەسە واتە ئەوانەی پیسایی دەپەرستن یعنی ئێمە وەکو کورد ئاینی زەردەشتی کاتبی ئەو دەبەنگیان خالیدی کوڕیوەلی چووە بۆ جنوبی عێراق شەو چووە لە ژوورێک بینکی ئاگری لەیە وەی زانیوە مەعبەدا کاتێک چووە حەسار هەبوو کات خۆی بۆ شوێنی پیساییکردن هەبوو لە دەشتەکان خۆشمان بینیوێتی پیسایی هەیە و ئاگری لەیە گوتی ئۆی ئەوانە پیسایی خۆیان دەپەرستن لەگەڵ ئاگر محەممەدی لەسەر یعنی ئیسلامیش مەجەسە مەجووس تۆوەرە ئەمە عەقڵی دیان بەڵێ ینی ئەو شەی باسی کەسانێک دەکەن باسی مرۆڤێک دەکەن کە حەسەن ڕێز لە مرۆڤاتی ناگرن خۆیان کە دیعایە وەش دەکەن کە ئێمە بەڵێ دینێکی ئاشتینە و دینێکین ڕێز لە مرۆڤ دەگرین و دینێکین ڕێز لە ئافرەت دەگرین کەچی هیچ ڕێز لە ئافرەتیش ناگرن هیچ ڕێز لە ئافرەتی ناگرن ئەتۆ ڕێزێک لە ئافرەت دەگری چوار ئافرەت حەڵال دەکەی بۆ پیاوێک ئەوە چ ڕێز لێنانەکە چ شەریکاتێکە چ ویژدانە قبولی دەکات تۆ یعنی لە نێوان ئەو چوار ئافرەتە تۆ وەکو تەرازوو واپی نەغەڕامێک بەولایە نەغەڕامێک بەولایە نە شەوێک بەولایە نە شەوێک بەولایە یعنی نازانم ئەوە لە چدا دەیبینم نازانم ینی دەستخۆشی لێ دەکەم بۆ کارە بەڕاستی زۆر جاریکە مەسەلە مداخەلم کردووە وەرنەگیرامە بەڵام ئەو جارە وەرگیرام دیارە زیاتر بوو زۆر سپاس دەکەم وای تەمەەن درێژی لێ دەخوازم زۆر سپاس چاوەکە بخوافیز ڕێستێ سەرچاو هەر بژیت بە هاوڕێ کۆیە ئای بەردی ڕۆژ ئەو کاتت باش دکتۆر سەرچاو هەر بژیت فەرموو باشێ لە سەرەتا دەستخۆشی لە هەموو مرۆڤایەتی دەکەم بەڕاستی سەری ئافرەت و هەموو مرۆڤایەتی بەرز کردیا تەنها لە بەروەی نا کە کورد ئەمە خۆم لە سەرەتاوە ئەگەر بڵێم کە دایکم هەیە خوشکم هەیە کچم نییە بەڵام ئەوە دایک و خوشتی هەموو مرۆڤێکی مرۆڤ پەروەرە بەڕاستی ئەو کاری تۆ دەکەی کارێکی زۆر بەرزە تەواو لەگەڵ جەنابتم ئەو 1100 ساڵی کە 1400 ساڵەکە ئیسلامەیە بەڵام ئەو 1100 ساڵەی ڕیسوا کرد سەلماندیتی کە ئیسلام چۆن هاتیتە کوردستان ئەوانی کە ئێستا کە شانازی بۆیەوە دەکەن کە ئیسلام هاتیە بۆ کوردستان و ئیسلام بە ئاشتەوانی هاتیە نەخێر ئەوە داعش بووە ئەوە یەزیدیەکان کە چۆن لێکراوە دایک و خوشک و کەس و کاری ئێمەی چەند ساڵانی ڕابردوو بەو جۆرە بوونە هیوادارم تۆش بەردەوام بێ و
دەستخۆشی لێ دەکەم و ئیتر یەک پێشنیاری بچووکم هەیە دوورجان شتەکان کە دەبینم دەینووسیەوە هەندێک جار دەیان دڕێنی فڕیان دەدەیت هیوادارم وان نەکەیت بیان هەیە من وام دواتر لێرە تەبعی دەکەم کاکە برا بەڵێ تێنەگەیشتم کاتێک دەنووسمەوە لێرە تەبعی دەکەم اینجا فڕی دەم ئیترە من ئەوەم پێ ناخۆش بوو چکە جاری لێرە دەمینێ ڕەش دەکەنەوە ئێدە چاک لێرە دەمینێ زۆر چاکە زۆر چاکە ئیتر بەڕاستی ئەم زۆری شێر دەکەم دەمەوێ زۆر دۆستان و برادەران بیبینن تێ بگەن ئەمن زۆر شت لە جەنابتەوە بەڕاستی فێر بووم خۆم زۆرم نوێش کردیە بەڵام ئێستا نایکەم باوەڕم پێ بووە باوەڕم پێی نەمایە و بە ئاشکراش دەیرێم و لە کەسیش ناترسم ڕاستە لە ئەوروپا مەلەوانەیە لە کوردستان بامەیە من کاتێک بڕوان بە ئیسلام نەما هەموم فرۆشمە داکەم فێڵم لێ کرد گوتم دایە ئەم نوێژەکانت دەوێتن گوتی ئەی نوێژی خۆت گوتم نوێژی زیادەم کردیە گوتم کڕین و فرۆشتن دەبیتن ئەو کات پارە زۆر بوو بڕوا بگە نازم چەندم لێستان گوتم هەموو نوێژەکان لە بۆت بەڵام جاریوە گاڵتە بە برادر و شوا دەرم دەرم شتێک بخۆوە گوناحەکەت عیبی من ئەگەر کە پێکم دەخۆی بەڵام نوێژەکان گوتم هەمووی بۆ لە بۆ تو خەمت نەبێ هەمووی لە بۆ تو ئەوە دکتۆر زۆر شتی دیکە هەیە بەڵام زۆر جار دەمەوێت بێمە کامێرەکە لە بابەتەکە دەرنەچم ئیسلامیەکان ویستیان لە کۆیە لە حیزبی شوعی بدەن حەز دەکەم بە پەلە ئەوە باس بکەم من لەگەڵ حیزبی شوعی بووم لەسەر ویستیان لە پێشمەرگەکانی حیزبی شوعیدان کاتی ڕزگارکردنی کۆیە سێ پێشمەرگەی کۆیە لەسەر چای هەی بە سوڵتان شەهید بوون ئیتر هاوڕێیانی حیزبی شوعی گوتیان ئەمە ڕسمی ئەو سێ شەهیدە لە سەرچیا دەکەین بۆەوەی کە خەڵک بێرە دادێ ئەوە ساڵی چەند ئەوە 92 هەردوای ئیسلامیەکان چۆن دەرەقەتی حەمەی حەلاق دێن هەر تەخرتونان لەگەر شەهید هاوڕێ حەمەی حەلاق بووین ئیتر وە بوو ئەوان دیوارەکەیان تێکدا ئیتر ئەمە چوینە سەرەوە سێ ڕەبیەیان لەوێ بوو هەر سێکمان گرت بەبێت تەقا ئیتر دکتۆر جان یەک ناوبڕی کورتم دەیە بە دەردی دەڵێ ئاساییە ئەوە بۆ بێت تەقە جیران خەریکی جیهادی مناکەحە بوون چی بوو یا جیهادی دووبەر ئیتر ئەوەیان پرسیارە چکەیە کە دوای هاوڕێ محەممەدمان لەگەڵ بوو هاوڕێیان گوتیان ئەمە بە بیان کوژین و بیانگرین و ئەوانە هاوڕێ محەممەد قبوڵی نەکرد بەڕاستی وتی نەخێر ئەمە بۆ شەڕ ناهاتینە ئەمە نەهاتینە کەس کوژین ئەمە تەنها شتێکمان هەیە سێ شەهیدمان لێرە هەیە ئەو سێ شەهیدە دەبی وێنەکانیان دابدرێ هەمومان بەڕەلاکردنەوە هاتینەوە خوارێ دوایی عەلی باپیر و مەلا کرێکار هێزی هەموو ئەو پشدەرەیان هینا کۆیە سەرچای هەی بە سوڵتان پیان داعشیان لەوێدانا ئیتر دایان ناچۆن لە شوعیەکانی کۆیە بدەن دوایە خەڵکی کۆیە کۆبوونەوە و چوونە لایەن گوتیان ئەگەر ئێوە ئەو هێزن نەکشێنەوە لە حیزبی شوعی نەدەن ئێمە ڕاپەڕین دەکەین لەو ترسە بەڕاستی کشانەوە و وازیانهینا و شتەکان کرا ڕاستەکەی ئێمە بە هیچ نەوعێک دەرەقەتی ئەوان نەداهاتیم بمانتوانی بە شەڕیوان بکەین بەڵام ئەوەی کە لێرە گرینگە دەمەوێت باسی بکەم دوای کە یەکەتی لە ئیسلامیدا لە کۆیە ئەو گیانەی وان کە جیران هەموو شتەکانیان کەوتە بەردەستی یەکێتی لەوانە ئێستا لەوانەیە چەند برادێکی یەکێتی ژیان لە من بیتن و شتەکانیش هەرچەندە هەندێک نهێنی بوو کە هاتە دەرەوە بەڵام من ئەلێرەوە ڕاشی دەگەیەنم لەوانە کەدایان نابوو بێن ئەو ماڵە شوعیانە چۆن تیرۆرکەن یەکە لەوانە کوڕێکی دراوسەی خۆمان پێشم گۆتەوە دوای وی کە هەموو شتەکانەوە بوو گوتم تۆ داد نابوو بە سەرکردایەتی تۆ بێ ماڵێمە ئێمە تیرۆرکەی بەڵام ئەمن ئێستا دەستیشم هەیە و دەشتوانم بەڵام هیچ لێ ناکەم
لەبەروەی ئەمە دراوسە یەک بووینە هەمومان یەک گەڕەچینە بەڵام ئەوەی کە ئێستا پێم دەکرێ و ناشیکەم ئیتر ئەوە ئیسلامیەکان بوونە تەنها لەسەر لە هەولێر کاتێک بنکەی سەرچیان گیرا لەسەر ڕێی ئەسکەری بوو ئەگەر بەبیرت بێ بەڵێ لەوێ پڕی بوو لە فیلمی خلائی ئەو جاکات ڤیددیۆەکان هەبوو ڤیددیۆ هەبوو لە سیدی نەبوو پڕی بوو تۆوەرە ئەو دین حیزانە خەریج لێدانی فیلمی خلائی بن بەسەرکردایەتی و لە هەر ژوورێک تەلەڤیزیۆنێکی لێ بوو ئەوی ڤیددیۆ دەخواتن ڤیددیۆ یعنی ئەگەر هاتوو ڤیددیۆی لێ نەبایە ئەگەر هاتوو ڤیددیۆی لێ نەبایە کەوا ڤیددیۆ دەخوات دەمانگە ئەوە درۆیە کلاواتی یەکێتی بردوویەتی بەڵام لە هەر ژوورێکیش هینێکی ڤیددیۆی لێ بوو لە ژێرەوەی تەلەڤیزیۆن دانابوو ڤیددیۆکانی لەسەر وێ بوون ئەخە ئەو ڤیددیۆیانە ئێستا من لەسەر ئەو قسەی تو بە بیرماتەوە لۆچ باش بۆ ئەو ڤیددیۆیانە ئەوانە بیر لەسەر کەنیزە و چۆن ئافرەتیان دەستکەوی کە ئافرەت دەست نەکەوی ڤیددیۆ شتێکی نانە بەشێکی بەڵام بەشێکی بڕوا بکە سەتاسی ڤیددیۆکان کەسێک لەگەڵ یان بوو من بە تەفاسی لەوە باز دەکەم باشە چکە بنەماڵەمان هەموو یەکێتی بوون سەتا یەک لەسەر سەی ڤیددیۆکان نێربازی ئەوەیان باش نەبوو نا بەجددی من بەلامەوە زۆر سەیر بوو تێدەگەی ئەو شتانەی تێدا بوو ئەمە ئەخلاقی دیان کاکە بەدڵنیاییە ئێستاش بۆیان بکرێتن چەند نمونەی تریشم لایە بەڵام کاتەکە ئیوەینە ئەگەر هاتیە سویدەم لە ستۆکۆڵمم لە خزمەت بۆ پێشنیارەی کۆمەچەکە بەشدارم نووسی بووشم من ئامادەمە لەلایەن خۆمەوە ئیتر دیسان دەستخۆشی لە هەموو ئەو هاوڕێیانە دەکەم بە دڵێکی فراوان و هاتوو پیرۆزبایی سەری هەمومان دەستەکانت خۆش بی و سەرکەوتوی بەرجا زۆر سپاس بۆ کاتێک قوربان دەکەم خۆشحاڵ بووم کاتێکی شاد بەرچاو کاک ئالان باتۆ وەربگرین کاکە گیان کاک ئالان دەمێکە دەڵێ دەمەوێتن ئالان کەرپوچی بوو دەقا کاک ئالان ماوی لەگەڵمان کاکە گیان لە خەت سێ چار هاوڕێیتر وەردەگرم و سەرچاو بەخێر بێن ئازیزان هەموو لایەکتان بەخێر بێن شارام کاک ئالان دیارە کامێرەی نییە فیراز زاخۆ ئێستا وەردەگرم دوای ئەو بەڕێزە بزانم توانی وەرەبگری یان نا هم کاتێ با دکتۆرگیان سەرچاو هەربژێت فەرموو بەڕاستی ئەوەی نادیە موراد بەڕاستی ئافرەتێک بۆ زوومی لێکرا بوو و هەموو میدیاکان باسێکن ئەی باشە بۆ کەس باسی دوعاناکە ساڵ 2007 بە بلۆک کوشتیان ڤیدیۆگەشی مۆبایل خێرا بڵاوبوویەوە هیچ ڕێکخراوێک باسی نەکرد باسی ئافرەتان باسی نەکردەوە ئافرەتەوە لەبەرەوەی بەس بوو بە موسڵمان بە بلۆک کوشتیان خۆشی ڤیدیۆ دە باشە یەک دقە مەجاڵم بدێ لە ئیسلامدا بەردبارانی ژنان بوونی نییە قای ناکە ئەمە حەقمان نییە قەیدی زۆرەکە ڕێک دقە یەک دقە یەک دیار دەبوو نەفرەت لەو کەسانەش بێ کە دوعایان کوشت کارێکی قێزەوەند بوو ئاینەکەی یەک دقە پێت دەڵێم یەک دقە باشە بۆ نازانی 1400 ساڵە دەقی قورئانتان هەیە دەبنگ لە قورئانەکەتان بەردبارانی ژنان مەمکە ژنەی زرتە زەلامان محەممەد لە ناو مزگەوتی نەبەوی ژنێکی چەندەها ژنی بەردباران کردیە ژنی یەهودی بەردباران کردیە یەک دقە قسە دەکەم فێرە ڕێز بە ئەخلاقی ئێوەیە ئاینەکەتان پێغەمبەرەکەتان گوو بخۆ خوێڕی بێ ئەخلاق کوڕی کرد پێغەمبەرەکەتان دەقی قورئانتان هەیە سەخیف دەقی قورئانتان هەیە ڕۆژانە لە ئەفغانستان و سعودیە و سوودان ژن بەرباران دەکرێت قونت ئەوەندە بە گووە گوڵ قونی خۆتان نابینی دەی ئاماژە بە شتێکی
وەدەکەی کەوا یەک دیاردەی سەخی بوو نەفرەت لەوانەیە ئەو کارە قێزەوە نەشیان کرد ئەو کاتیش ئێمە هەڵوێستی خۆمان هەبوو قسەمان لەسەری کرد پێغەمبەرەکەت کردوویەتی نیکبەت لە ناو مزگەوتی نەبەوی لەگەڵ عەلی بن ئەبی تاڵب سەخیف بڕۆ فەرمودەکانی بوخاری بخوێنەوە هەی سەخیف باشە پێغەمبەرەکەت کردوویەتی ژن و پیاوێکی یەهودی سواری کرابوون دەموچاویان ڕەش کرابوو چوو لە خۆیەوە تەداخل دەکا ئەمە چییە دەڵێ زینایان کردیە بۆچی لێ دەکەن ئێمە ئاوایان لێ دەکەن چ بۆچی چونکە ئێمە دەرەقەتی گەورەکانمان نایەن و بچووکەکانیش ئیتر ئێمە سزا نادەین با نە محەممەد گوتی دەی بەردباران بکرێن تەداخل دەکا و بەردباران دەکرێن کوڕم دوعا بەردباران کرا وایە بەردباران کرا پێغەمبەرەکەت خۆی خەڵکی بەردباران کردن نیکبەت هەی نیکبەت باشە هەی نیکبەت دەقی قورئانتان هەبووە دەقی قورئان کورە دەقی قورئان عمەری کوڕی خەتاب دەڵێ لە قورئاندا بوو دابەزی بۆ پێغەمبەر ئەشەیخە وەشەیخوخە باشە و هەروە عائیشە دەڵێتن دەڵێ بزنەکە خواردی دەڵێ بەردبارانی ژنان و پیاوان و هەروەها مەمکە مژەی زرتە زەلامان مەممەممەممەممە پێنجار نیکبەت هاتووی دەتەوێ وەگەوەی وایە تۆ پێم بڵێ ئەوەی کەسێک دەکوژێ باشە ئۆ تاوانێکی گەورەی کرد کەسێکی کوشت ئەی خەمەی کوڕی ئامە کاتێک لەسەری 900 کەسی دا و 900 کەسی سەربڕی تاوان نەبوو نانانا ئەو تاوان نەبوو چکەوە دەقی ئیلاهیە سەخیف باشە سەخیف بابەت بخوێنمەوە دەقەکە أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم أرهو اسم القتاني دبنجي كردي مسلمان ئەگەر پیاوێکی بێگانە هاتوچۆی کرد بۆ ماڵتان داوا لە ژنەکانتان بکەن دەربێنن مەمچی جوانیان هاوڕێکانتان با بمژن گۆی مەمچیان پێنجار بە پێنجاران صدق الشيطان العظيم دەبنگ دەبنگ وەگەوەی وابێ ئاینەکەتان کورە ئاینەکەتان بەردبارانی تێدایە نیکبەت ئێستاگەش دەقی جلکردنی تێدایە خود ماڵت لە شوشەیە ماڵت لە شوشەیە كم فيك عيب وانت تعيب الناس چەندەها عیب و کەم و کوڕی تێدایە لە عیبی خەڵک دەگەڕێ ماڵت لە شوشەیە بەر لە ماڵی خەڵک مەگرە باشە بۆ تۆ نییە ڕەخ نەبگری لەوەی کە دوعایان کوشت بۆ ئێمەی ئازادی خواست هەیە چکە ئاینەکەی تۆ قێزەوەندترە قێزەوەندترە باشە کاک ئاڵان باوەڕ بگرین سلااو ڕێزکاک دکتۆر هەربژیت فەرموو زۆر حەزم کرد ئەم تەوەرە کە بڵێم چی من تۆزە تووشی یورگرفت بوومە چونکە هەموو تەوەرێک ئەبینم لە هەمووی داوە پێشێکی پیرۆزباییکی پڕ بەدڵ لەو لەیلە مورادە کە خوشی منە دایکی منە خوشی هەموو کوردێک کە 1400 ساڵە ئەو شتەی بەسەر هاتووە ئەو خوشکانەیە کە لە تووس خورمات و کە دوێنێ بوون کە لە دوێنێ بوون کە دەستدرێژیان کرایە سەر و خۆیان کوشت باشە بەڵام ملەتی کورد ڕاستی ئەبوایە لەیلە موراد ئەگەر من بۆیم بنووسایە چی بووتە ئەبوای بیوتایە من ئاژەڵم چونکە مرۆڤە دەستدرێژی کردووە لەسرم من کورد نیم من خەڵکی ئەم زەویە نیم چونکە خەڵکی ئەو زەویە مرۆڤ یاخود مرۆڤایەتی ڕێیدا چاوپۆشی کرد لەوەی کە ئەو شتەی بەسەر خۆی و بەسەر هەزاران کچە هات بێت ئەمە لەلایەکە و لەلایەکی ترەوە ملەتی کورد ئەو نەخۆشییان هەیە کە جەناب جاربەجار باسیەکەی ستۆکۆڵم سیندروم
من لە ستۆکۆڵم دەزان چۆنە کاک ئاڵان یعنی من بخۆم کەسێکی گەندەڵ بم بۆم نییە ڕەخنە لە گەندەڵی بگرم خۆم کەسێکی داوەن پیس بم بۆم نییە ڕەخنە لە کەسێکی داوین پیس بگرم بۆ خۆم کەسێکی دز و جەردە بم چۆن دەکرێت من ڕەخنە لە دز و جەردە بگرم یعنی ئەوانە زۆر سەیر و سەمەرەن ئێمە کاتی خۆی هەڵوێستمان هەبوو ئەو کار لە پەڵتۆک بووم وابزانم چەندەها بەرنامەم دانان لەسەر دۆعا و نەفرەتم کرد لە ئێزیدیەکان بەڵام ئیسلام خۆی سەرتاپای قێزەوەنە ڕۆژانە ژن دەکوژن بەردباران دەکەن هاتووە جەنابی دەیوتن بڵێ ئیتر دوعایان کوشت هەنی من نازم چه عەقڵێکیان هەیە فەرموو بەڵێ لەو ماوەیە کە ئەم خاتوونە کە دەستدرێژی سەکسی ڕۆژانە لەسەری بوو و لەسەر هەزارانی تریش لە پاڵیانەوە دەوری 50 کیلومتر پێشمەرگە قارەمانە پاڵەوانە سوپەرمانەکان ئەلەوێ بوون دەنگی مافرەتە ئەگەر هاواریشی بکرە ئەگەیشتە دەنگی ئەو پێشمەرگانەی کە بەفریای نەهاتن ئێستاشەیانەوێ ئێستاش ئێمە ئەمانەویە بڵێ لەیلە موڕاد کە دیارەکە وەرەگرێ هاوار بکە و بڵێ کورد و کوردستان و پێشڕەوی کورد پارتیە سەرۆکمان بەرزانە یاخۆ دەوشتانە و ئەو کەسانەی کە دوێنێ بوو ئێمە کوردی موسڵمان بەڵێ من لەمڕۆوە ڕاستی وشەی کورد لە خۆم ئەگۆڕم ئەیکەمە یەزیدی چونکە ئەوان ڕەسەنن کورد هەر ئەو شەیە کە عەرەب کەوتی کەڕودووم ئێمە تەکرید کراوی جا بیر لەوە ناکەنەوە کە ئەمە مرۆڤێکە ئەمە مرۆڤێکە هەرچی شوێنێک بێ لە سۆماڵیا بێ خەڵکی ئەو پەری دنیا بێت دەستدرێژی لەسەر کراوە بەڵام بەداخەوە هیواداری ئەوم هەرچی یەکێک کە سیمپەتی یاخود ئەمپەتی هەیە بۆ ئەو کەسانەی کە تاوانیان کردووە خۆیان بەسەریان بێت هیواداری هیچ شتێک نییە من ئێستا مسلمانان باسی دعا دەکەن یەک نمونە بێنم ئەگەر خوشکەکی خۆی بە دوای نەفرەت لەو کارە ئێزیدیەکان هیچ ئەگەر خوشکێکی خۆی مسلمان بە دوای کوڕێکی ئێزیدی کەوی کورە نەک تۆ خوشتی خۆت بە بلۆک کورە ئەژدادی کابراش دەکوژی لە ڕەگوڕیشەوە دەردێنێ و دەست درێژی دەکە ئێستەر ژنەکانیشان نێک بەتینە ئێوە سەیرن ئێوە یعنی تاچی مسلمان بیرکردنەوەی لە پەنجەیەک زیاتر ناڕوە بیرکردنەوەی یەک خڵ دەستە پێشۆ تاو پرۆسی بیرکردنەوەی دەوەستەیە جا بەداخەوە کاک دکتۆر ئەو نەخۆشیە لە زۆربەی ملەتی کووردا کەسانی کووردا هەیە کە ستۆکۆم سیندرۆم و ماس سیکۆس ئەو ماسیکۆسەشیان هەیە ئەمە سێرەکەی وەکو ئەوە چی پێڵن هیێنەر کەمتیار وەکو کەمتیار چۆن پەلاماری ئاژەڵێکی لاواز بدەن چونکە وەکی تر ئەگەر زۆر نەبن ناتوانن ڕاو بکەن با بڵێن وەکو شێرەکە نییە بەڵام ئەمانە ئاوایە کە بڕیاریاندا ئەیتر وەکو چەقاڵ و یاخۆ وەکو کەمتیار کە پەلاماری شتێک بدەن ئایا بابەتێک بێت ئایا مرۆڤێک بێت ئەوانە تۆ سەیری ئەوە کە ئەو شتانە هەمووی لەبێت چییە وەڵا ئەمە وتی عێراقیم ئەی جەنابەت چیت لە پاسپۆرتەکە چی نووسراوە ئەوانە دەبەنگن کاکە گیان لە یاسای نێودەوڵەتی نازانن خەڵاتی نۆبل لەوێ وڵاتێک ڕیکۆردکرایە بە ناوی عێراق وڵاتێک بە ناوی کوردستان بوونی نییە بەڵام ئەوانە دەبەنگ و تڕکەنن لە دنیا نازانن لە یاسای دەوڵەتی نازانن کاکە گیان پێ وەرزان تەڕبەگەیە شتێک ڕیکۆرد کرایە بە ناوی وڵاتی عێراق وڵاتی کوردستان بنووسە لە داتەی شتێک نییە بە ناوی وڵاتی کوردستان نازانن ئەوانە خۆیان لە خەتی گەوجی داوە شتێکی بە ناوی یاسای نێودەوڵەتی وڵاتێک نییە بە ناوی کوردستان هەمومان حەز دەکەین هەبێ بەڵام حەز شتێکە واقع شتێشترە تەنانەت لەو مۆزوعە تێناگەن بەکەیفی گونی خۆیان یعنی بیر ینی خەڵک بیر دەکاتەوە تۆ زۆر خراپ تووشی ئەو میلەتە دەبەنگەی هاتین بەڵێ لە ئەو خاتووە ئەگەر بشهات بویستایە بنووسێ کوردستان بۆی نییە چونکە وەکو جەنەبەت ڕوون کردەوەیتر پێویست ناکە دەجاری تر ڕوونی کەیتەوە لە نەوەتەیە گرتوەکان شتێک نییە ناوی کوردستان بێت
کاکە من لێرە لە پاسپۆرتەکەی لە پاسپۆرتەکەی ویستم بنووسم نابێ پاسپۆرتم نووسیم هەولێر ناکرێ ئەنی خەڵک تێناگە من نازم کەی خەڵک ناتوانی لە داتەی پاسپۆرت گوتیان وڵاتێک لە داتەی پاسپۆرت گوتیان وڵاتێک نێ بەناوی کوردستان سۆری دەتەوێت بنووسین عێراق گوتم نانا گوتم بەدیل هەیە گوتیان شارەکەت گوتم بنووسە هەولێر ئێمەش هەر بە هەمان شێوە ئێمەش بە هەمان شێوەیە جا کاچی دکتۆر ئەم لەگەڵ ڕێزێکی بێپایانم بۆ جەنابت و بۆ ئازادی خوازەکان و ئەو مرۆڤانەی کە بیرەکەنەوە ئەو باقیەکەی هەر هەمووی نەخۆشە نەخۆشیەکی واش نەخۆشیەکی 1400 ساڵی بە هیچ شتێک چارەسەر ناکرێت وەڵا ئەیانەوێ ئێستا نادیە موراد بێ بڵێ بژی کورد و کوردستان بەلا مستەفای بژێ چش بڵێ ڕاستەکەی من زۆر ڕێزم هەیە بۆ ئیسلام و موسڵمان ئاینی ڕەحمەتە و ئەو کاری داعش خوێندی بە ئیسلامەوە نییە و ئەگەر هات و دەرفەتێکی باشم پێ بدەن و هەروەها مەلایەک بێتە لام یەک دوو قسەی خۆشم بۆ بکە ئەوە شایەتێک دێنم دەڵێم ئەشهەدو ئەنە لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله بۆی خەڵاتی نۆبلەکەم بۆ موسڵمانەوە ئەو قادڵ نادیە موراد بژی نادیە موراد ژنێکی ئازای موسڵمان خەڵاتی نۆبلی وەرگرت سیرکەن ئەخر بە عەرەبی قسەی دەکرد یعنی قەی ناگە عەرە زمانی ینی چیتیایە ینی کەی مشکلەیە ئیبن تەیمیەش بە عەرەبی سەلاحەدینی ئەیوبیش ینی لە پێناو عەرەب وای کرد ینی چیتیایە شانازی بە سەلاحەدین دەکەین لە پێناو عەرەب کردی و ئیبن تەیمیە پەرتوکانی هەمووی بە عەرەبی بوو مشکلەمان نییە لەگەڵەوانە هەموو پەرتوکان و سەرچاوەکانی بە عەرەبیە بەڵام شانازی پێوە دەکەین کوردان بەڵام نادیە موراد نە کو دەبی بە عەرەبی قسە بکە چکە مەوزوعەکە ئەوە نییە مەوزوعەکە ئەوەیە ئێزیدیە لە ڕوانگەی موسڵمانانەوە ئێزیدیەکان کافرن ئیشی باش بکەن خراپ بکەن ئیشی باشیش بکەن لە ڕوانگەی موسڵمان دەی بڵێن خراپە نەفرەتیان لێدا ئیشی باش نازان و ئیشی باش ناکەن خۆ ئەگەر هاتوو ڕێگایان بە دوعا بدابایە بە دوای کابرا موسڵمانە عەرەبەکە بکەت بایە سەدانگە سەیریان کە ئەوانە کوردن کورە شەڕەفیشیان نییە ڕێگایان بە کچی خۆیاندا بە دوای عەرەبە بکەوێ تێگەیشتی چۆنە مەوزوعەکە تێگەیشتی تووشی چی زۆر بەداخەوە باشە کاک دکتۆر نەش ئەبوای بیوتایە ئەو بە سوورەتی ئەنفال و نیکاح و جیاد دەستی پێ بکردایە هەڵبەتە دەزانین چۆن ئەو ملەتە کورە من دەزانم من پیر بووم لە ناویان توێشە ماوە سەرت ڕەشە من دەزانم دەزانم چگەڵ تەجارێکە لەگەڵ ئەفغانی قسەم کردیە من دەزانم مێشتی چەند کراوەیە باشە چمێشتی چەند کراوەیە لەگەڵ ئەو کوردەکە کە گیان من تەواو فەوتام شتۆشتا کاکی دکتۆر لە دەربارەی ئەوە زۆر زۆرە من نامەوێت لەوە زیاتر کات بگرم بەڵام هەر باسی هەرچیەکە باسی بڵێ من لایفەکان دوورەکەومەوە وانە بێ دێم بۆ ئەوسترالیا خانوویەک لە تەنیشی خانوەکەی تۆ کڕم و دانیشم ئێتر ئارەزوی خۆر جا من تۆزە موزعیجیژم ها زۆر سپاس لا ئێوە خۆش لا ئێوە خۆش سەرچاوەرە بژیت بڕوا بکە بەڕێزان من نەفرەت لەوانەی دوعایان کوشت بەداخەوە وە کات خۆی بەرنامەشم لەسەری هەبوو چکە من بڕوان بەوە هەیە مرۆڤ ئازادە لەوەی هاوسەری خۆی هەڵبژێری بغض النظر عن وەک دەڵێن بێ لە بەرچاوگرتنی زمان ڕەنگ هەتا ڕاگەز تا لای من ئەو مۆزوعانە منتەهیە سەردەمانێکە بەڵام هەر خودی ئەو موسڵمانانی ئەمڕۆ کە دەڵێن دوعایان کوشت ئەگەر ڕێگایان بە دوعا بدابایە بە دوای موسڵمانێک بڕۆیشت بایە ئەوانە کوردن سەیری شەڕەفیان کە کچەکەیان بە دوای پیاوێکی عەرەب کەوت قسەشیان نەکرد عەجیب غەریب ینی بڕیارتان داوە بڕیارتان داوە دەزانی چۆن دژایەتیان بکەن یعنی بڕیارتان داوە مۆزوعەکە بڕیارە مۆزوعەکە هیچتر نییە باشە مۆزوعەکە هیچتر نییە باشە ئیستەکرەدوو یعنی تڕۆکران بۆ ناو چیاکان یعنی تڕۆکران ئیستەکرەدوو یعنی تڕۆ یعنی کورد لەوە هاتیە وەڵحاصل باسمان کردیە لە ڕابردوو ئەوە چۆن نییە فەرم و تەمەن وەردەگرین چکە کورد ئەلەساس دایکیان کەنیزەک بووە کەنیزەشی هیندی و باوکیان جنۆکە بووە کاتێک لە دایک دەبن ڕێگری و چەتەی دەکەن بە سلێمان دەڵێن سلێمان دەڵێت تڕۆیان بکەن
داخراوە محەممەد نەجدەت فەرموو دکتۆر چۆنی سەرچاو باشی دکتۆر نامەوێت هیچ قسەیە بکەم چەند تاگێکم بۆت کردووە بۆ وەڵامی ئەو تاگانە ناتیتەوە هیچی ترم لێت ناوێت هیچی تر تاژی چی تاگم بۆت کردووە بڕۆ سێریان کە من تاگ سیر ناکەم من ئێوە میهمال کردووە موسڵمانان چۆن گوێم لێ نەبوو من موسڵمانان ئیهمال کردووە دەک گوو بخۆ بڕۆ دەی گوو بخۆ دەی 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 تاگجم کردووە هاتووە لێم دەپارڕێتەوە بچم زەیری بابەتەکەی بکەم ئای ئینسان ئەوەندە سووک و چروک بی تخوا سیرکە تخوا سیرکە سەیری بابەتت هەتیو من تااقەتم هەیە سەیری بابەتی دەموچاوی وەکتۆ بکەم هەتیو من مەجاڵم هەیە سەیری بابەتی ئێوە بکەم تاکتم کردووە ئەوە ئیمالم کردن تاکتم کردووە تاکتی چیم دەکەی تاکتی چیم دەکەی ها تاکتی چیم دەکەی من قورئانەکەتم تڕۆ کردی هەتیو تۆ دەتەوێت بە من بناسرێ تۆ دەتەوێت یعنی پشتیوان عەبدوڵڵا باست کا بۆی بناسرێ تاکتم کردووە ئاخر تاکتم کردووە چی تاکتم کردووە تۆ دەتەوێت بدناسێن پێم قسە لەگەڵ بکەم نەبا بە کوراتی دانیشە دانیشە خواخوایەتی ناوی بێنم خواخوایەتی ناوی بێنم ئێستا کەش ناوت نایێنم ها ناوت بێنم بناسرێ نا نەبابە تۆ چی تۆ چی من ئەڵڵاکەتم تڕۆ کردیە قورئانەکەتم تڕۆ کردیە هیچ نەما تڕۆتان نەگەم من هاتیمە لەگەڵ دەقەکانتان ململانێ دەکەم باشە نا تاکتم کردووە تاک کوڕم بڕۆ بۆ جیهادی بڕۆ بۆ جیهادی دووبەر چاوی چاوم بڕۆ بۆ جیهادی دووبەر باشە باش نییە بڕۆ بۆ جیهادی دووبەر بڕۆ بۆ جیهادی دووبەر بڕۆ لقمان کەریم فەرموو بڕۆن بۆ جیهادی دووبەر دکتۆر جان چۆنی سەرچاو فەرموو وڵای دکتۆر وەخت نەبوو نەمناسیەوە ڕیشم بەرداوەتەوە دکتۆر نازم چییە لقمان دکتۆر لقمانی کەریم شایەنی کوی ئالە وەسەلەن سەرچاو بەڕێزی فرێند برادەری خۆت ئالە وەسەلەن سەرچاو فەرموو وڵا قوربانت بە دکتۆر بەڵام کوڕاوی نازانم ناڵێم ئەها تۆزێ ڕیش ئەوانم بەرداوەتەوە زانیم منت نەناسیەوە چاوی منی دکتۆر گیان وڵا دکتۆر گیان ئەمن هیچ قسەیەکم نەبوو زوو ئاگاداری تەورەکەش نەبووم سەبارەت بە نادیە موراد بوو ئەها هەستم بەوە دەکرد ماوەیەکە لێ دابراوم ئیمانم زەعیف بووە ئیمان زەعیف بووە جا بۆ کاکەم نا هیوادارم هەموو کەسانی گوێ دەگرن دوای فترەیە خۆشیان دەست بکەن بە بڵاوکردنەوەی بابەت و قسە و باسی لەسەر بکەن و یاخود لایەنی کەم خۆیان دەوڵەمەندکردن بە بابەت بخوێنەوە بۆی بتوانن لایەنی کەم سوود بە کۆمەڵی خەڵک بگەینن بەڵێ وڵای دکتۆر گیان ئەمن یەک شتی دەڵێم خۆزگا 500 ساڵ پێشی ئیسلام ئەتۆمان هەبووایە 500 ساڵ پێشی ئیسلام هەر ئەو قسە دەڵێم ئەمن هەر ئەو قسەیە دەڵێم هیچی تر ناچکاندا قسەی دی بکەم ئێستا بسلمانان لێم تۆ ڕەدەبن هەر بژی سەرچاو زۆر سپاس ئەتۆ زۆر بەڕێزی قوربانت بم با کاتت نەگرم هەر ویستم ئەحواڵێک بپرسین سپاست دەکەم بەڕێزی دکتۆر گیان زۆر بەڕێزی سەرچاو هەر بژیت ئەحمەد جەواد داخۆ چەند جار تاچی کردوم ئەو هەموو تاگەت دەکەم بۆ هین ناگەی ئەو جارە جوبرائیل بنێرە جوبرائیل جوبە بنێرە کا قەهرەمان ئێزیدی باوەڕ بگرین ئەو بە ڕێزە هەردەنجیشی نایەتن
هیوادارم پەرخۆی بی کاک قەهرەمان ئێزیدی بی جاکە کاک قەهرەمان ئێزیدی ئەگەر کامێرەی بنێری باشترە فەرموو تحية طيبة لك شلوني ويتسابي رحمة تشاني باشي أحوالك شلونها باشي ويتسابي كزبامة باش برحت بي شابي تماش دكم شابان سر دكتوري هيجا از اجبونا هر كردكي ولات باريس هر كردكي شريف هر كردكي كرد پرور از به خلاتا خوشکا نادیا مراد الحمشکا پیروز دکم اف خلات الهر كردستان تبدا الآخا كردستان ولجانغوري كردستان ولشرباني كردستان چپش مرگاو چه گریلا از الحمشکا پیروز دکم چه کردکی گو خوینا کردیتیه پیرها بیم چه کردکی گو بیجی از کردم چه کردکی گو بی زمانی دشتغله چه کردکی گو بیجی از خودیه و آخیمه و خاکیمه دوی سری خو بلند بکه بخوشکا نادیا مراد قالك جي درد كفن دبيجي ناديا مراد شما بعربي قصة كريا بلى باش اسكا خازم جوان كسارة بيجم وكي راسا ونج عربا عاجزن راسا ونج زماني عربي عاجزن قالوا شما ان روجي بين جارب عربي نميش دكن شما ان فاتحي خو بعربي دخوينن شما ان قرآنك بعربي مالي وديام شما نابي الله كي شما نابي الله كي كربكا شما نابي ازدواج ساعات خوش شما زواج بعربي ذيك الوقت قلتي شما نابي الله كي عرب دمالا وديام هر تشتيوان حتى بحجاب ونقابة جنيوان بويا عربي از خوازم جوارا بجم هكون كردن دريه خوا ودريه خوش ملطي ازيدي رافكن ملطي ازيدي اصل كرديتيه وخوينا كرديتيه ودامار كرديتيه ورهي كرديتيه ام كردن ام اصل كردستاننا وام شانازيه بنابه كرد وكردستان دكن كردستان خاكا ما كردستان ولاطي ما وامن خديه كردستاني وتكس بري ما خديه كردستاني لنا دكتور مني دلال قربانا شابيتا مرتكس نوي زماني خدريجنا كي حتى دقوتن قوناد يا مراد اف خلاتا جهاد النكاح استانديا او كرديغو شرف وناموس بيرها بي وغيرت بيرها بي وبيجي از كردم كاتشلو بچ زماني واشتغاليه دبيجي شرف وناموسا كردا بالجهاد النكاح استانديا او جهاد النكاح كقارمان جهاد النكاح لصحيح بخاري ولصحيح مسلم هيا جناني مسلمان لسردمي محمد لكاتي غزوكاني محمد جهادي مناكحيان كردي مسلمانان بوجناني مسلمان هي جهادي مناكحة بكا بو بياواني مسلمان هي جهادي دبر بكا او بو خوان لسر خوان تطبيق دبي نقل سر كساني تر بابين لاي بشوان وبرين رسوان دكم شبيت من فيديو داني سري قال لك برادر باور نكر حتى من فيديو شاني دا ابو حنيفه دبيجي ابو حنيفه دبيجي ميركي مسلمان كارب ديا خورا كارب خوها خورا كارب كچا خورا برازيا خورا بخارزيكا خورا بمتكا خورا بخالتيكا خورا بزوجة شرعيا وزاروكي جوجوارا وإذا وطأخن كلهن عقوبة لسرنيا باشا او كجان كردي بأخلاقا او كجان كردي دوري كرداتية جو في تشتي قبول دكي لسرخو هرب ديا خورا بزوجي هرب خوشكا خورا بزوجي او كجان كردام از هيفي دكمش ملطي مني ايزيدي قالي براي مني ايزيدي كردي وقت دكتور هنا بهزارة كردي ولاد باريس هنا از هيفي كم عنوان كردي جو دوري كرداتية كتينو بونا داعشي وكردي ولاد باريس وانطروا هشك بهبرة نشوطيدن امي دستي خو بدن دستي براي خوي كردي ولاد باريس كردي ولاد باريس براي منا اش خوينا منا اش گوشتي منا دردي وانجي وقت دردي ميا دشمني وانجي وقت دشمني ميا دشمني مياكا ودردي مياكا ودوزا مياكا وزبيجم بيجي كرد وكردستان وامي دستي خو بدن هف وامي دشمني خو خايني خو بتيك بابن وامي دستي خو هلدنو آلا كسك وصور وزر امي بهلن بكي ازماني حفتا الجموي جنتا الله هيوان تسروي جنتي راب
ئەمێ ئالا کوردستانی هێلدن ئەو جنەتاگۆ دەبێژن بئنو حۆری تێدا هەنام ئەو ئەڵڵا هێوانی گۆ گەوادیە ژوارە دەکێ و خوازە ژوارە جنەت کێ چێکێ تژە قەحبە بن حەشا چاوێ تەماش دکن قەهرەمان کوڕێ کوردستانیا قەهرەمان ئێزیدی خۆرتەکی کووردا بێژم بژی کورد و کوردستان و ئەف سەرکەتنا خوشکا نادیا شانازیەش بوونە هەر کوردێکی وڵات پارێز و چاوی هەر کوردێکی وڵات پارێز باش دکەم و ڕۆژاتە بمینێ خۆش هەر بژیت کا قارەمان هەر بژیت ڕێزت هەیە سەرچاو هەر بژی کا قارەمان هەر بژیت هەر بژیت یەک دوو برادری خۆمان ئەگەر لەوانەی ماوەن وەریان بگرم دواتر کۆتایی بەرنامە بینم الو کاتر باش دکتۆر جان سەرچاو فەرموو باشی ئەوەزیزی من سەرچاو سلامەتی زۆر سپاس دکتۆر جان بێزەحمەت هەندێک پرسیارم هەبوو ئەگەر ئاسایی بی قسە چییە سەبارە بە نادیە موڕات سەبارەت بە نادیەخان پیرۆزبایی لێ دەکەم دەربارەی ئەو خەڵاتی کە وەریگرتیا ئیدی ئافرەتەکە و سەرکەوتووە دیارە لە بوارە ئەو خەڵاتە بە نسیبی هەموو کەسەشی نابیتن بەڕاستی شاعر ڕێزنێنانە ئەگەر کورد بێ و بە عەرەبیش قسەی کردبێ بەس دکتۆر جانێک پرسیار لام دروست بوو ئەگەر ئاسایی بی دەربارەی تەوەرەکەت نییە ئاساییە فەرموو ئەگەر پرسیارەکە لە چوارچێوەی مەعقول داوێ بۆنا چکە نامێ زۆر لە بابەت دەربچم فەرموو منیش نامێ زۆر دەست نامێ زۆر لە کاتی هاوڕێیانیش بگرم زۆر سپاس بە ڕێژێکەکەمەوە دەکاتت بۆ من بەخشی دکتۆر جان لەبارەی ئیسلام و بیر و ڕای جەنابەت ینی دەمت بینی کە سەیرەکەم مثلەن سەیر لایڤەکانت یا دەورەکان بەشێکی زۆرین بینی و بەشێکی ئیدی بە پێکات بینەوە بەڵام دکتۆر جان شت ئەمەوێ بیزانم ئێستا من وەکو کەسێ ئەگەر بمەوێ ئازادی خۆم دەربڕم ینی بە کەسێکی حڕیەت بژیم لەژێر هیچ ناتۆرێک نەبن ئیدی هەر ئایدیا و بیرۆکێک و مەزهەبێک و شتێکم هەبێ سیارەکەم لەوێ دەتوانم فکرەی خۆم بەسەر هەچ کەسێک مێ بیسەپێنم یا من ئازادم بۆ خۆم و خودی خۆمە من شم شێرم لە تۆ بەرز کردوتەوە ئێمە شم شێرمان لە کەس بەرز کردوتەوە نەخێر من کردوتەوە خەڵک تەکفیر دەکا یەک دقە چێشم شێری 1400 ساڵ لە خەڵک بەرز کردوتەوە و هەر کەسێک لە ئیسلام هەڵگەڕایەوە لە ملیت دەن و فتوحاتیان دەست پێ کرد و لە فتوحات خەڵکیان کرد بە کۆیلا دەست درێژی سێکسیان کردە سەر ژنان و لەژێر ناوی غەنیمە و فەرهودی خەڵکیان برد و ئەوانەی ئامادە بوون کە ژیانێکی ڕسوایانە بژین لەژێر ناوی ذمە ئامادە بوون جزیە بدەن و خەراج بدەن و ساڵانە بدەن چێ بوو ئێمە بووین یا ئیسلام بوو چێ بوو نازانم دکتۆر جان من مەکە بە ینی بڕیاردە خۆت نیشاندا شکل نیشانە بزانام شکل تەواوە یان نەخۆ شکلی نیشان بدە چکە لە شکلی زۆر گەرن تۆزە خوێندنەوە دەبی من لە ڕووی سایکۆلۆژی و خۆم نیشان بدەم شارەزای قورئان بەخۆی زۆر نا ڕاستی زۆر نا ئاگاداری محەممەد هێرشی کردوت سەر بەنی قوڕەیضە لایانی کەم 900 پیا و مێر مناڵی سەر بڕیوە لە لایڤیم بیست نەچووی بۆ سەرچاوەکان نەگەڕایتەوە سەرچاوەکان ناوەڵا هەر خەریکی چی بەردەوام لەسەر هین لەسەر ئینتەرنێت بۆ نەگەڕایتەوە ئاماژەم بەسەر چاوی ڕاستی با بێگومانەوە کە ئاماژەت پێ کرد باشە بۆ نەگەڕایتەوە سەر چاوەکان سیرکەی بزانی وایە قسەکە جوانە بەس بە عەرزی جەنابەت کەم عەزیزی چی عەزیز و مەزیز نییە خۆ من عەزیزی مسر نیمە ئەوی محەممەد حەزی لە ژنەکەی کردیە پێم بڵێ یعنی مەوزوع بۆچی نەگەڕایتەوە ئاماژە بەو هەموو سەرچاوانەی دەکەم 4 ساڵە بۆچی نەگەڕایەوە سەرچاوەکەی بگەڕێ بزانی ڕاستە یان نا دکتۆر جان من کەسێکم زیاتر بەکار و کەسابەت خۆمەوە مەشغوڵم
ڕاستیەکەی ئەوە مەزانم نییە بەدەی ئەدی ئەو باشە شتانە مادام بۆ مەشغوڵی لا بەلا ئەدی مادام مەشغوڵی ئێمە شمشێرمان لە کەس بەرز کردوتەوە کە بە زۆری واز لە ئیسلام بێنی یاوە ئیسلامە یعنی درندەکانی دورگەی عەرەبی بوون 1400 ساڵ بەلێستا هاتن هێرشیان کردە سەر میسر هێرشیان کردە سەر قبتیەکان هێرشیان کردە سەر باکووری ئەفریقیا هێرشیان کردە سەر شام هێرشیان کردە سەر کوردستان هێرشیان کردە سەر ئیمپراتۆریەتی ساسانی و هەتاوەکو هیند ڕۆیشتن چێ بوو ئەوانە خۆیان ئامادە کرد و بێن هێرش بکەنە سەر دورگەی عەرەبی چکە شوێنێکی زۆر محتەرەم و جوان و خۆش و ڕۆمانتیکە یا ئەوان هاتن بۆ بەدەستهێنانی کەنیزە تۆ ئاگاداری عوسمانی کوڕی عەفان کاتێک مرد 4000 کەنیزەی لە دوای خۆی بەجێهێشت تۆ ئاگاداری محەممەد کاتێک مرد 67 کۆیلی لە دوای خۆی بەجێهێشت و نزیک 4 کەنیزەکی هەبوو تۆ ئاگاداری ئەوشتانە تۆ نەنا لەو شتانە تێناگەی بەلاشتەوە گرنگ نییە چکە حاڵەتێکت هەیە حاڵەتێکی سایکۆلۆجی کە زۆربەی زۆری دەبەنگەکان هەڵی دەبژێرن بریتێ لە سلکتیڤ ئیگنۆرانس ئەوەی خۆت دەتەوێت کە خەیاڵێکی خۆشت پێدەدا بڕوات پێیەتی بەڵام حەقیقەتت قبول نییە بڕۆ بخوێنەوە ئازیزم بڕۆ باشە کاتێک شات بڕۆ بخوێنەوە بڕۆ بخوێنەوە فێرە خوێندنەوە بن ئێمە لە هیچ خۆڕایی ئاماژە بە سەرچاوی ناکەین ئێمە ئاماژەی پێ دەکەین بۆ ئەوەی تۆزێک بۆتان بخۆتان بچن بخوێنەوە دەکرێت بە زۆری بیسەپێنی شمشێرمان لە خەڵک بەرز کردوتەوە هاتوینە مناڵی خەڵکمان داگیر کردیە هاتینە بەرە بەیانی زوو پێشەوەی کاتێک نوێژی بەیانیمان کردی هێرش بکەینە سەر گوندێک و پیاوەکان بکوژین و ژنەکانیش ئیتر دەستدرێژی سێکسیان بکەینە سەر سەفیە لە سەفیەم لە دەحیەی کەلبی وەرگرتێ چکە جوان بوو وتم دەحیە بۆ خۆت بڕۆ حەبدانی هەڵبژێرەوە نییە نا ئێوەن بڕواتان بە ئازادی بیرڕانیە ئێمە نین باشە ئێمە نین باشە فێر بن فێر بزان ئازادی مانای چییە ئێوە شمشێر لە خەڵک بەرز دەکەنەوە ئێوە دەستێکتان شمشێرە لە ژێرناوی فتوحات بۆ بەدەستهێنانی نێوگەڵی ژنان وە کاتێک ژنتان بەدەست هێنا و لە ملی پیاوانتاندا اینجا دەستەکەی ترتان بە نێوگەڵتان دەگرن بە زۆری دەیخەنە نێوگەڵی ژنان دەست درێژی سێکسی دەکەن کاتە خستانە ناویەوە دەری دێنن مناڵی کوڕ کاتێک مناڵی کوڕ گەورە بوو دەستی دەبا بۆ شمشێر دووبارە فتوحات لە ژێرناوی فەتحی ئیسلامی فەتحی ئیسلامی لە ملی پیاوە کافرەکان دەدا و ژنەکان بەدەست دێنی ژنەکان ڕادەکێشی و دەست درێژی سێکسیان دەکاتە سەر و شڵ بە شڵپ و گانیان لەگەڵ دەگا بۆ دەرهێنانی مناڵەکانتان گەورە دەوی دووبارە اینجا پێشمان دەڵێن سیرکەن ملەتی ئیسلام چەند زۆرە باشە دەستێک شمشێر و دەستێک چێر بەرنامەکەتانەوە بەرنامەکەتانە دەستێکتان شمشێر و دەستێکتان وەی چێرە ئای لە موسڵمانان کە زۆر دەبەنگن پێمان دەڵێن حەما پێغەمبەر بووە دەستی ڕاستە شمشێر دەستی چەپە چێر بوو چێر بۆ نێوگەڵ و زۆر دەستی ڕاست دانیشن هەتیوینە بە کەرامەتم هێشتا ئەوەی لە منتان بینیوە 105 نەبووە من ئێنەرژی خۆم نەخستۆتە گەڕ دەتانکەم بە فلیم هەر دەتانکەم بە فلیم باشە نەوەڵا مەجالم نەبووە مەجالی چیت نەبووە من بۆ خۆشی سەرچاوە دەخوێنمەوە ئەی بۆچی ڕۆژانە دەخوێنمەوە جوێنم پێت دەن دەڵێن وانە ئەگەر نەگەرانەوە بۆ سەرچاوە سەیرە خوای گەورە و خوای گەورەوە خوای گەورە و خوای گەورە و هەرتوو خوای موسڵمانان ئەتوو لە دوێنێ بەخوای لە بیابانی عەراب پێغەمبەرێکمان هات بە ناوی حەمەجیان بوو وەی حەمە وەی حەمە هەموو شتێکی بۆ حەڵاڵ بوو ئەڵڵا گیان لە عەرش و پێی گوت ئەی حەمەجیان و نێوگەڵی هەموو ژن لە بۆ تۆ بە حەڵاڵ بوو خوایە گیان خوایە گیان خوای گەورە خوای گەورە سەرچۆپی بۆخم خوای گەورە خوای گەورە و وەی ئەڵڵاه ئەکبەر خودا کەم گەورێ و ناوی ئەڵڵا گیان هەموو شتی حەڵاڵ کرد بۆ حەمەجیان گوتی وەرە بۆ خۆت بە کەیفی خۆت بجێ نێوگەڵی هەموو ژن لە مناڵ تا گەورە هەتی تانیشە بانەتانکەم بە قەشمەر دەتانکەم قەشمەر یعنی بە مانای وشتانکەم بە قەشمەر باشە
ئەوە بڕیارمەنداوە لە قورئانی حەمەها لە بۆ کۆرچێشنیا لە ماڵی خۆی بەخوای ئەگەر نانیش بخوا یا لە ماڵی دەچی وایە لە ماڵ دانیشە هەتی وە دەقانەدان باوە نەکەم بەبەستە دەزانی چۆن بە شایشتان بینم لە شوێنی خۆی دانیشن سەیری سەری سەیری ئەعجازی ئەم دەقە بکە لەسەر کوێر کێشە نییە لەسەر شەل کێشە نییە لەسەر نەخۆش کێشە نییە لەسەر خودی خۆتان کێشە نییە لە ماڵەکانی خۆتان یاخود لە ماڵی باوکانتان یاخود لە ماڵی دایکانتان یاخود لە ماڵی مامۆکانتان یاخود لە ماڵی ئامۆژنەکانتان یاخود لە ماڵی پورەکانتان یاخود لە ماڵی خاڵۆژنەکانتان یا لە ماڵی براکانتان یا لە ماڵی خوشکەکانتان نان بخۆن وە کاتێک دەستنە ژوورەوە سڵاوێکی محتەرەم لە خودی خۆتان بکەن خۆ ئەگەر نانتان خوارد ئەوە دەتوانن بەتەنیا نان بخۆن و یاخود بەیەکەوە نان بخۆن سیرکەن ئەڵڵا چۆن ئاەتەکانتان بۆ ڕوو دەگاتەوە کەرێتی مرۆڤ بگاتە ئەو دەقا کەرێتی مرۆڤ بگاتە ئەو ئاسە پێی وابی ئەمە دەقێکی ئیلاییە کەرێتی مرۆڤ بگاتە خۆی گەورە و خۆی گەورە و خۆی گەورە و خۆی گەورە زۆر سوپاس بۆ تو خوایە بۆ ئێمەت نەر بخوا لە دورگەی عەرەبیە پێغەمبەری نۆزدار ناوی حەممەی ئامینە هەمووت بۆی حەڵاڵ کرد دانیشە هەتی و دانیشە خوای گەورە خوای گەورە خوای گەورە خوای گەورە نای خوداگەتان نازانم جارە نازان ناوی خوداگەتان چییە نازان ناوی خوداگەتان چییە کارە ساتە پیاڵژەی پیام دەوێت لە ناو ملەتی کورد دوعا کاتێک دەگرێت دەی بڵێ ئەڵڵاهوما پیام دەوێت بتوانی ئەڵڵاهوما وەرجێڕی بۆ سەر زمانی کوردی دێڵڵێ پیام دەوێت ئەڵڵاهوما وەربجێڕی بۆ سەر زمانی کوردی ناتوانن حکمەتە منطقە عەقڵە و هەر ژنێکی ئیماندار ئەگەر شەهوەتی جوولە بۆ چێری پێغەمبەری نازدار و ئەگەر پێغەمبەری نازدار چێری لی هەڵسا ئاساییە بکاتە ناویەوە ئەڵڵا بەم شێوە ئاەتەکانی ڕوون دەکاتەوە وامرأة مؤمنة إن وهبت نفسها للنبي وإن أراد النبي أن يستنكحها آتي إلهية كريتي مرۆڤ گەیشت بیتە و ئاستە یعنی هەر بەڕاستی من جاروێ نازم چۆن يعني شێوازی خطاب قسەکردن لەگەڵ ملەتی کورد ولما قضى زيد منها وطرا زوجناكها وهر كاتێک زەید بۆ گاین پێویستی بە زەینەب نەما ئەوە زەینەبمان کرد بە ژنی تۆ جازی زانستی جازی زانستی و ئەگەر چوونە ماڵان تکایە لە پەنجەرەکان مەسنە ژوورەوە بەڵکو لە دەرگاکان بڕۆنە ژوورەوە زۆر سپاس باگ و باپیرانی ئێمە نەیان دەزانین ڕاستەکەی هەموو جارێ لە پەنجەرە دەچونە ژوورەوە تاوەکو ئەو دەقەت دانەبەزی وەڵڵی وەبیلای وەتڵای وامان دەبی لە پەنجەرە بچێ ژوورەوە تاوەکو ئەو دەقەت دانەبەزی و تاوەکو ئەو دەقەت دانەبەزی نەمان دەزانی ئایا بە تەنیا نان بخۆین یا بە جەماعەت نان بخۆین نەمان دەزانین و تاوەکو ئەو دەقەت دانەبەزی نەمان دەزانی ئایا بۆمان هەیە لە ماڵەکانی خۆمان نان بخۆین یان نەخۆین تێڵگەی فترەیەک بوو سەرم سوڕما بوو نەم دەزانی فترەیەک بوو سەرم سوڕما بوو نەم دەزانی دادەنیشتم نانم دەخوارد بە تەنیا دەمگوت تۆ بڵێ گوناح نەبی ئاچی بخەری چی بکەین لەسەر درم دەبووە گرێ خواردنەکە ئەوژە خواردن لەسەر درم دەبووە گرێ مەرەقم دەگرت دەمگوت تۆ بڵێ گوناح تاوەکو ئەو دەقەم خوێندەوە کاتێک ئەو دەقەم خوێنەوە 15 کیلۆ گۆشتم پێگرت گوتم تەواو
هەمووی حەڵال بوو گوتمە هەمووی حەڵال بوو تێدەگەین گۆشتم پێگرت ئام لێ هات بووم بە خەپەجیان ئاوا تێدەگەی خۆشەویستێکمە بوو دەگۆ وای 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 چەند خەپەیە خەپەجیان بوو خۆم کاتێک منی دەبینی خەپە بوو بووم هەمووی لەنگاورە بوو بە گۆشت تێدەگەی خۆشەویستێکمە بوو لە دوورەوە لەنگاورە قەڵەو بوو لە دوورەوە منی بگوتی وای 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 چەند خەپەیە خەپەجیان بوو خۆم هێشتا هیچم نەکردیە کاکێ من هێشتا ماوە هێشتا ماوە خوایە گیان خوایە گیان خوای گەورە خوای گەورە موسڵمانان بۆشی ئەوە یەکگرتووی ئیسلامی تیپی شایی هەیە پیاوان ئەهانا خوای گەورە خوای گەورە و خوای گەورە و خوای گەورە و تۆ لەسەر عەرشدایی و لە بەهەشتی جوانیش پڕت کرد لە قەحبەکان مناڵی تێدایە مناڵی بچووکی جوان وەی خوای گەورە و خوای گەورە هۆ لێرە سەرچۆبی بۆ خۆم نانە قاڕایی بۆ خۆم ئاڵاگەش هەروەشێن خوای گەورە خوای گەورە کارە ساتە تۆ پەیڕەوی ئاینێک بکەی نەزانی ناوی خوداکەت چییە تۆ پەیڕەوی ئاینێک بکەی نەزانی ناوی خوداکەت چی شتی وات بینی وەکاکەجان یانی شتی وەم نەبینیوە لە نەبینیوە بەسمایە سێ چی پێدەرێ سێ پێیشمان بۆ دروستکەن لە جار هارە بەشان خوای گەورە و خوای گەورە بەزمای ئەوەشمان بۆ دروستکەن ئەرێ وای دڵێم لەو بەندانە خوای گەورە و خوای گەورە و وای دڵێم لەو بەندانە قورئانەکەی هەما پڕی سەیرە و سەمەرە خوای گەورە دانیشەتی ئەستەغفر الله ئەستەغفر الله بەس ئەمڕۆ زۆر پێکەنی کاکە گیان ئەمن سووکم واڵڵا نەبابە دەبڕۆ دەی جارێکتر نەیتەوە دەبڕۆ جاری داهاتوو شاباشمان دەوێ ئاگادارن شاباشمان دەوێت شاباش حەسەناتان زۆرە موسڵمانان دانەیەکدان بڵێن 100 حەسەنات دانەیەکدان بڵێن 1000 حەسەنات دانەیەکدان بڵێن 500 دانەیەکدان بڵێن 72 حەسەنات حەسەنات فڕێ بدەن شاباش بە حەسەنات زۆری تێ ناچێت باش نییە بڕوا بکە کات درەنگە بەڵام هەردی ئەو بەڕێزە بە کاک هەردی با دوا کەس بێ وەری بگرم ئەوە هینیش نییە کامیرە بەڵێ من شەڕی غاسقین ئیدا وەقاب ئەڵڵایەک لەسەر عەرش خەوی نێوگەڵی محەممەدی بووە کامە یوسف بزانین کامە یوسفە بزانین یوسف کامە یوسفە بزانین کامە یوسفە بڕا بکە نایدۆزمەوە مشکلە نێوازی لێبینین جارشتر دەری دەکەین مشکلە نییە جارشتر دەری دەکەین یوسف خەفاف بزانین لەکوێیە یوسف خەفاف يوسف خفاف
إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. أو خوي قورترين كفرة هر كفر بمعنى وشا إن للتحقيق يعني وكو بلي البتا يا لراستيدا الله فرشتكاني نوێژ و نیزا لەسەر پێغەمبەر دەکەن. ناتوانم دەبی بچم پشوو بدەم ڕاستەکەی بەسەوە دووەم لایڤم بوو ئەوڕۆکە سەبارەت بەهین سەبارە بە لەیلا موراد ئاوی لێبردن نەکەم چکە پێشتریش 4 کاتژمێر کردمەوە بەڵام ئەو بابەتەم پێ گرنگ بوو بین قسەی لەسەر بکەین لە کۆتاییدا قل هو الله ئەحەدتان بۆ دەخوێنەوە بە کوردی کتومت بۆتان وەردەجێڕم بناوي الله بخشنده وبخشنده الرحمن هرمان الرحيم دخل الله دبله او الله دانيكا الله لوسو بوسو بتويكا ولا دايق نبوه ليدر نهاتوا وهرجيز كسيك هاوشاني نبوه دبله او الله دانيكا الله لوسو بوسو بتويكا لوسو بوسو ولا دايق نبوه وليدر نهاتوا وهرجيز كسيك هاوشاني نبوه قل هو الله واحد مسلمانا زانا كاتج شا تاوكو برنامج چیتر ريزو خوشويستي من هي بو نادية مراد واروا بو اوي بريزو عزيز كاتي شات بەڵێ بۆ بەرنامە و دوو بەرنامە بکەم ئەمڕۆ ڕاستەکەی سەبارە بە نادیە موراد خەڵاتی نۆبلی وەرگرت بۆ ڕیسواکردنی 1400 ساڵی ئیسلام و هەروەها 1.5 بلیۆن موسڵمان هەر بژین کاتیش